السلام عليكم ورحمة الله وبركاته. يدي بكرة كرمانجي شترين صلاة خدي الهابن. يدي نعمة عم هيش تناف رمضان دادجين ودجال هادات بردامين ونعمة دي جدي هم بحثان دي بكين أبناف عردك دادجين يدي الباكوريوي يعني الدسبيكا جياني خدي يعني بري پیغمبر خدا ویری دا کوبینا پارستن و استوت على الجودی روز آواز یدی وکی مازن بیژن شیر و چجنا چمیرت ناف رمضان یجدا یدی بر خدانا شیرای بردام روز حالات یجی یدی وکی هر جار يعني هيس هاتن وهيس شون داكوش نوف بن توكيل بدرين نشيانه ونشينجي لباشور جيل فيري يدي جه پیش مرگه او نوفي دنگ ودایل همي جهاني يدي ناف رمضان دا برخدان دانا و برگري دانا آخا پیروزا کردستان دا و جاوه همي جهان جي يدي لوان پیش مرگه دوانا جي پاريزن حت ناف رمضان دا يدي پاشيوا 11 ابرو كجم دد گل هادا بين افکار مدلوان 10 روزان دا گل ها بردام و اول سر ملتی تقصیر نکرو پاشیف جارا پیشکش کرد چند روزا کمیش دگل ها دابین و ایرو شو که هر جار هم دی بجین پاشیف ج کردستان 24 بردام دکه حتی رمضان بردام به ایدی ما ببینن پاشیف و رمضان و هیوا پیروز ج کردستان 24 و جهان جهمی شو که جواز بین ایرو شو که هر جار دو تورین گرینگ دی مهبن توری یکی که هم بحث جبکین توری آینیه توری دویجی توری زیادتر تندرستی کچا هم تندرستی خوب پار از این هیوا رمضان داوکی همی هیوندی لبری ام چینه توری خو یه آینی و ام بحثا یعنی یاساین روزی گرتنی بکین افرودات گل مامستا و دکتر فرهاد گردی ام دست که بحثایی که بکین کم یعنی البرانبری یعنی ایکش آیکونین هری ناودن که این جوانی هری ما کردستان طیبت جهولیری مزگفت جلیل خیاطین لروجاوا ام برف روجاوا بچین وری جی مزگفت که هری دیرین یا روجاوا یعنی دست که جی چریسکا برخودان و خوپیشاندان یعنی ین روجاوا کردستان ال سوریه الوری دست بکرن اوجی مزگفت قاسموه اما زیادتر بحثا مزگفت بکین و پاکیچه دول دیفرا امده زغرینه و گل میوان ما و توری آینه می دست بکین مزگفت قاسم و لباجار قامشلو مزگفت هری کفنار و بناو دنگا دناب کردن روش آوای کردستانی دا و پشتی سرهلدان قامشلو سال 2004 هات ناسکرین مزگفت شهیدان بسم الله الرحمن الرحيم جامعة قاسم جامع دحارد أول جامع بحارد شبو حارة قرب نابكر ما جات شبو مالا شيخ بيرابون وجامعة قاسم بوقت يعني تشكي أثري يعني لأوروبا ويقدر ببلان برد ببزنزيكي جامعة قاسم معروفة الله أكبر الله أكبر لدسبيكا شورشها سورية كوبنابي بوهارا عربي هات ناسكرن يكامين خبشاندان لدافرين كردين جمزگفت قاسمو دسبيكر اوجي جبو پشتگريا زاروكين درعاي هروها بدهان جنازين شهيدان وكسين نافدار جمزگفت قاسمو بر بگورستانان بچون وكوچا داوي لوان هاتا كرن جامعي مركز اي خش بسكيولوجيا وخش وايجو مرياد شوش الجمع يعني بيهتر مشهور ببلد حميده او جراي خشترش حميد تفدي جيش وشنيل الجمع خوش حازريان مجر قال لك هي وعلم تاب مريخ واغلب يعني تقريبا ايه فر بلد قشتين حتى دورجتين فيدك يا واد شلون حميد مظاهره اولا قوتشيبو ملعبي حوادث ملعبي جبي جامعي انطلاقي ووقت تشكي ساواق هلالين يعني عالمي بري هنك طرسيان طرسبو وشيكبو ساواق هلالين ودوري جهات البيدكي ولبر اجتماع دون مظاهرات والبيدكي تشدون
ساڵە 1950دا دەمایەکیتیا دنابەرە دەوڵەتە مەسر و سووریەدا ئەم مزگەفت بناوێ ئەلوەحدە هاتیە ئاواکردن جعالی مالباتە خزنەویڤە و یەکەم مەلای وێ مزگەفتێ مەلا ئەحمەدی بزگوری بوو هەروەها حەجی قاسم و بناوی قاسمەوە دەهاتە ناسکردن ئازان دەدا و هەردووە نێزی 35 ساڵان خزمەتە بێ مزگەفتێکردن. قاسم و ڕەحما خودی لێ بێ یەکی کن بوو ئەوژ ئەسڵ مەهجر بوو و دەنگی وی خۆش بوو و بینایەت ما بینایەت بێرە دۆرە جاویە تنە بوون بۆ ئازان دەدا دەنگی وی نسیبی نەربەرکرد هەندی دەنگی وی ناخۆش بوو ئەهلی حارێ دەبوو ئەم ناکردن ئللا سەر دەنگی قاسم و بوو جامیا قاسم و جامیا قاسم و بنابی ما جامیا نابێ ئەسڵ جامیا وحدەیە بس کەس نزار نابێ بەس گۆتەوە جامیا قاسم و معروفە. دمەها ڕەمەزانێدا هاتنە مزگەفتێ جعالی خەڵکێن دەڤەرێڤە لاواز دەبا وەکی مەلای مزگەفتێ دەبێژە و سەدە ماوەیژی ئەوە کوبوویەرێن شەر و پاپچوونان لەگەل پێلا کوچبەریە کوژڕۆژ ئاوای کوردستانی هاتەکردن باندۆرەکە نەیەنی گەهان دەهاتنە لە مزگەفتی لێ مزگەفتە قاسم و لە باژاری قامشلۆ دێبمینە سمبۆلە چالاکی و خۆپێشاندانان لە جەمۆڵاتیên دەڤەرێ. دلۆڤان چەتۆ کوردستان 24 قامشلۆ. بله تماشاوان اینجا ایدی کاچا هیوا پیروز یا رمضان بردام هوساش کردستان 24 جی برنامه پاشیف دید گل هوا بردام که وقتی مال دست پیکی جی گوتی همی زیاده تر التوار ایکی و ساعت ایکی امی بحثا توار اسلامی توار آینی کین اوجی یاساین روزی گرتنی یعنی کاچات قرآن پیروز خدای مازن چافره کی جوی مسلمان طیبتی یعنی دست پیکی جی کی یعنی قرآن پیروز ذاتی بسم الله الرحمن الرحیم یا ایها الذين امنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم و پشترا یاسا هاتینا دیار کردن کاچا اما یعنی پروژی بین ناف اسلام دا جبوی فیکی جمع میوانداریا دکتر فرهاد گردی مامستای زانستین اسلامی کین اتناوا برنامه ما ایرو دا لجم مزگفتا جل خیاط دکتر تگلب خیراتی دکتر ایدی ما بحث آیاتی کرد یعنی حسا دیار به دست که روزی هاتی فرض کردن کاچا جبوی نتوا یعنی آینن بری اسلامی جهاتی فرض کردن و پشترا یاسا هاتینا دانان يعني كاتشا الفيرم كان زيادة ترقين يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بشنين جبدو آياتا فمن شهد منكم الشهر فليصمه يا صين روجي جرتني شو هاتينا دونتنا في إسلام هذا. بله. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على محمد وآله وأصحابه أجمعين. زور سپاس عندكم بخوي عيني بيروزي إسلام عيني ككواهاتيا بو خدمة كردني مروفاتيا بو بيجاندني كمالجاتي تندرسو ريكوبيكا. ئەگەمە تەماشاکەین مەسەنە ئەو فەرزانەی کەوا خوای گەورە فەرزی کردیە هەم لە مانجی ڕەمەزانە هەم لە ڕۆژووە هەم لە زەکاتە هەم لە حەجە هەم لە نوێژە هەر کەسە و فەلسەفە و تایبەتمەندێکی خۆی هەیە لە ئەوەی کەوا کۆمەلگایەکی تەندروست و ڕێکوپێک بنیاد بنی و دروست بکاتن بەڵام ئەو یاسانەی کەوا لە مانجی ڕەمەزاندا کە چۆن خوای گەورە فەرزی کردیە سەبەب مەبەست لە فەرزبوونەکەی چیار بۆ فەرزی کردیە هۆکارەکانی فەرزکردنی مانجی ڕەمەزان چییە و چۆن فەرز دەبێ و لەسەر چێ فەرز دەبێت یعنی ئەوە هەمووی بەری یاسا هەموو بەری یاسایەکانە بەڵێ یعنی مەبەست لە فەرزبوونەکەی چییە بەڵێ پێش ئەوەی کە خوای گەورە فەرز بکە بلۆ فەرزی کردیە مەبەست لە فەرزبوونەکەی چییە چ ئامانجێکە بووە و لەسەر چێ فەرزە و چۆن فەرز کرایە بەخۆی ئەمە تەماشاکەینێ بە ڕۆژی بوون شەرنیە وەکو ئەو کولتورێکەوە ئێستا ئەمە لە مانجی ڕەمەژان خوای گەورە لە سەمەی فەرز کردیە لە سەماتەکان کەش فەرز کرا و بەڵام بەو شێوەی نەبووە یاسای ئەم دەویش جیاز بە بڵێ مەسەلەن لەو حەدیسەیەکەوە داکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزای خوای لەسەر بێتن دەفەرمێتن ڕۆژوو لە سەردەمی جەهالەتی ژیانی پێش ئیسلامیش فەرز بووە ئینسان هەبوو جارۆ و لە مانجی شەعبان بە ڕۆژی دەبوون پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەو خدای گەورە بەو دینە ئیسلامی ناردی هەمان بەردەوام بوو لەسەر بە ڕۆژی بوونەکەی تا لە مانجی شەعبان لە ساری 2 هیجریە
خوای گەورە مانجی ڕەمەزانی لەسەر پێغەمبەری فەرز کرد وەکو ئەو ئاەتێکی کە تاژ زەنا بخینەوە زۆر ئاماژەیە لۆیکەوە لەسەر ئومەتەکانکەش فەرزکرای کوتیب عەلەیکم الصیام کەما کوتیب عەلى الذین من قبلکم یعنی لەسەر گۆ فەرزکرای هەروەکو لەسەر ئەوەکانکەش فەرزکرای بەڵام لەسەر ئومەتی ئیسلام لەسەر چێ فەرزە لەسەر چێ فەرزە چێ هێلوی بەڕۆژی بیتن فەرزکردن و کارکەر سەرکێ فەرزە یعنی مثلا ناوبەینە تەمەنێکی بچیک تەمەنێکی مازن ناوبەینە ژن و زەڵەمە یاساژی تێنە جیاوازکردن یاژی بێجوداهی یاسەر سەرهەمیەتی ئەکید یاساکان بە حەسەب تەمەنەکان بە حەسەب شخصەکان گۆڕانکاری بەسدادێ مثلا عولەمایەکان باسییان کرد دەدرێن ئەو کەسانێکەوە ڕۆژی مانجی ڕەمەزان لەسەر فەرزە کەوازبە بە ڕۆژی بن دەبی ئیسلامی بالغ بێ عەقلی شێبی یعنی غەیرە ئیسلام لەسەری واجب نییە چکەوە تایبەتە بە ئاینی ئیسلام هەروەها دەی بالغش بیواتە مندار لەسەری واجب نییە بەڵام مندار لە سەرەتاوە تەعاهود دەکرێت لێ ڕادێنێت لە ئەوی کەوا بە ڕۆژی بیتن مثلا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ مەڕ الصەبیە لسبع واضربوه لعشر یعنی ئەبر بە منداران بکەن لۆی لێ ڕابێن لە هەفساری تەماشای سەحابەکان بکەین لە ژیانی خۆیان کەوا لەگە پێغەمبەر صلی الله عليه وسلمیدا ژیانی بەسەریان کردیا چیان لە مندارەکانی خۆیان کردی مندارەکانی خۆیان تەمەنی 10 ساڵی بەس ئەگەر یعنی وەلو بابەتی مە پشتێک جیاوازە دکتۆر یعنی ئەگەر تەمەنی 10 ساڵی چت بێژت بەڵێ تاوا دەکەین سەحابەکان چیان دەکرد لە خزمەت خۆشەویستیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆ لە ناویاندا بوو کە خۆی لێکەر کردیا دەبتە سنەتی تەقریری سەحابەکان مندارەکانی خۆیان لێ ڕادەهینە گەمایان لەگەت دەکردندایان خافراندن لە کاتی کەوا دەگریان لێ تێنان لە برسان گەمایان لەگەرکن لەوەی کە خۆ لەفکردکەن لە ئەوی کە جسمیان لێ ڕابێت تاقی هەبیتن لە ئەوی کە لە مستەقبل بتوانی پێبیتن لە کورداری خۆمانیش وەخت خۆی چیان دەکرد لەیان گوت لێ گرێ دەدەین هەتانی ڕۆی لێن ڕێدا بشتێنە سوێنەکە ڕۆژکە بگرەوە ئەوە لە سب ئەو لێ ڕاهاتنێن لەسەر بە ڕۆژی بوونی بەڵام لە تەمەنی حەوت ساڵی لە تەمەنی حەوت ساڵی کە ئەمری پێ دەکرێت بەڵام لە تەمەنی 10 ساڵی دەکەوە جسمی گەشەترەبی جسمی بەتاقەترەبی جسمی بەهێزتر دەبی جسمی توانایی وەرگرتنی تەکالیفەکانی لە ئەوی کەوا باشتر لێ ڕابێتن لێ زیاتر تەئەکیدی لە سەکراتەوە لەو تەمەنەی زیاد باشتر لەگەری بگونجێت بە هەمان شێوە لەو شەرتانێکەوە عولەما کە دایان نایە دەبی عەقلی شێبی واتە ئینسانی شێت و ئەوانە کە لەسەری واجب نییە چکە مکەلەف نییە چکە خوای گەورە ئەو عەقلەی دایتە بەشەری یعنی لە ئەوەی کەوا لەگەر هەموو بوونەوەرەکانەکەی جواز بکاتەوە لۆی ئەو تەکلیفە ئەو ئەمانەتیشی هاویشتە سەرێ هەندە حالەتێکی خۆشەیە مەسەلەن هەندە کەسکەی لەسەری واجب نییە بە ڕۆژی بیتن ئەو کەسێکەوە مسافرە ئەو ئەفرەتێکەوە حەملداریان ئەو ئەفرەتێکەوە شیرێدا ئەگە بترسێتن مەسەن لە سیحەتی خۆیان لە سیحەتی مندارەکەی یان ئەو ئەفرەتێکەوە لە عادەی سریان ئەو کەسێکەوە مسافرە ئەوانە لە سەریان یان لوەرکو ئەو ئاەتێکەوە بە سەرحی ئاماژەی پێکردیا فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا او على سفر فعدة من ايام اخر باروش بگرتوا وعلى الذين يطيقونه او كسكوات وناشينيا لبپیریا بهێزە یان جسمی تەقبول ناکە ئەویش با ڕۆژکە بگرتەوە یان فدیای بدە ئەگەر پێی نەکراوە نەخۆشەکەی مزمن مادام تە بەحسە فدیە کردی دکتۆر زێدەتر یعنی مناقەشە سەر فدیە تێنە بەحثکردن یعنی هەتا یعنی شمێژەژی هەتان و کەژی دەستپێک و ئیسلامی هەتان و کەژی یاسا دانا فدیه و قضاکردنا ڕۆژیە زێدەترم بێژینیاتە هەتان و کە بوو پێشمەرگەیەژی مەسەن ئەو فتوحات داناژێ ئالیە ئەو قاف مەسەن ئەف یا کاروبارên ئولی ئەف فتوە هەنێ و دگەل چەوانیا دانا فدیە و قضاکردنا ڕۆژیە وەکی یاسا خۆی ئەمە گە تەماشای دینی ئیسلام بکەین خدای گەورە دەفەرمێ وما جعل عليكم في الدين من حرج خدای گەورە مەشەقەت و ئەزیەتی لەسەر کەس دانەنایە لە دینی ئیسلام يسيرا ولا تعسيرا بشيرا ولا تنفرا يعني دائما دينكي سالب كان بوي او كساني كوان خوشا كتواني بروجيبوني نيا جسمي ضعيف دبيتن يعني او كساي كوا لسفر ده سفر بخوي مشقته زعميت ده يعني او برا بيجمرغاني كوا لبركاني جنگن يعني وكو افتواي كلجنه فتواي هرمي كردستان كدايتي يعني بروجيني بن دوای ئەگە پێیان کرا بگرنەوە ئەگەر پێشیان نەکرا با فیدیەکەی بدەن بەڵام فیدیەکە ئەگەر لە ئیسلامدا تەماشاکەنی ئەمە چەند زۆرێکی هەیە بەحسەب شخصەکان دەگۆڕێتن یعنی ئەوژی یاساوی جودایە مەسەلەن ئەو یاسای فیدیەش جوایزە بەڵێ یعنی لە شخص لۆ شخص دەگۆڕێتن مەسەلەن ئەو کەسەی کەوا بە ڕۆژی نابیتن لەبەر نەخۆشیە لەبەر سەفەرە یان برا پێشمەرکانمان لەکە لە بەرەکانی جەنگن لە کاتی جەنگە پێیان ناکرێ بە ڕۆژن چکە هێزیان نامینێتن لە ئەوەیەوە دەبی خواردنێکی خۆین لەوەی تەغزیە بیتن لەوەی بتوانن بەرەنگاری دوژمن ببنەوە شەڕبەکان با بە ڕۆژی نەبن بەڵام بگرنەوە بەڵام ئەدێگە نایانگرتەوە ساری بەسەدا سوڕەتی فیدیەی بدەن فیدەکە عولەماکە بەوەی تهدیدیان کردێ و ئەو نەوع کەسانە فیدەکە چی ئەوەیە خواردنی بدەیت خواردنی بدەی خواردنەکەش علەما مفتیەکانی خۆمان ئێستا کە لە هەرێمی کوردستان لێزنەی ئیفتا بڕار داوە کە 3000 دینار بیتن بە 3000 دینار نەفەر تێرە بیتن یان ئەو تەیە دوو شێوازی هەیە لۆ ئەو فیدیەی یان بەخۆ خواردنی دروستکەی گازیان کەی یان دروستکەی بیان دەگیێت چەوانیە مەسەلەن چەند نەفەرێن یعنی چەوە هەر ڕۆژەک فیدیەکی دەدەی
هەر ڕۆژێک فیدیەک 30,000 تەنها ئەو کەسەی کەوا نەبیتن لە مانجی ڕەمەزانە بەڵێ جیماع لەگە خێزانی خۆی دەکەن لە سەفەریش نەبێت ئەو بابەتێکی ئەو فیدیەکەی تونترە فیدیەکەی بەو شێوەیەکەوا دەبی عەبدێکی ئازاد بکە ئەگە عەبد نەبوو دەبی 6 ڕۆژان لە سێک بە ڕۆژی بیتن ئەگەر ئەوەش پێ نەکرا دەبی 6 فەقیران نامدا ئەجا پێم خۆشە لەسەر مەسەلەی ئازادکردنی 6 ڕۆژ بڕێک هەڵوەستەیەکی بکەین تەمام خۆ ئازادکردن بێژین دەست پێکەوە ئیسلامی هەبیە بەس نوکە نەمایە ئەگەر بەڵێ ئەوجا ئێمە ئێستا کە مەسەلەن ئەمن کە دراسەیەکی ئەو بابەتام کردیا لە لوغەی تەماشاکەی کە لە قورئانە بەعیزەکە دەرێ عتق و ڕەقەبە یعنی گەردەن یعنی گەردەن ئازادکردن گردن ئازادکردن معنای ئیلا ئەوە نییە کابرا ئەگەر لە ناو کافردابی ئەتوو بهینە دەرێ یعنی هەتا ئەسیریش ئەگ ئەتوو بتوانی بیکڕی ئازادیکەی ئەو هەب عتق و ڕەقەبە ئیسێبە تەمام یعنی ئەو برا پێشمەرکانمانیان ئەو کەسانی کەوا لە بەدەستی داعشن تیرۆرسانی داعش دەتانی کابراایك ئەگە بچی بیان کردەوە ئازیان دەکە ئەو عتق و ڕەقەبەیە تمام دکتور ئێدی ئەمە زیاتر یعنی سەروی بابەتی دیر و درێژە یعنی کیرە یعنی بابەتی یاسا ڕۆژی گرتنی چونکی هەیڤەکە تەمام ئێدی ڕوکنێت ئیسلامی گەلک هاتیە بەحەزکردن ئەمێ یعنی وێ ساعتی گەلک سەرڕاستی بەس ئەمێ چینەش دەرڤەی کوردستان ئەمێ سەکینە کۆل یعنی وڵاتی دیچەوە ڕۆژی و پاشی فڕێڤەچن دکتور تو دیالمە بینە بەلێ تەماشاوانێژە ئێدی هەفکارێ مە بەرگەشت وحید یعنی وەکی هەرجار وێجارێژی چه وڵاتێکێدی یعنی وێجارێژی هۆڵندایە وڵاتی گولا وڵاتی دار و دارستانە بەرگەشت دێ شێوەیەکی ڕاستەخۆش هۆڵندە گەلمەدا بە بەرگەشت ئەفدەمێتە باش ئێدی وەکی مە ئێماژە پندەی کردی هین بێ ڕاستان خزمەت هەمی تەماشاوان و گۆدارین کوردستان بسیارێتکن ئیروژی تو هۆڵندای ڕەمەزانەتە پیرۆز بە دەستپێکی ئەس بەحسەوی دەبکەم و هۆڵندایە یعنی وڵاتی گولا پاشیف و ڕەمەزان چاوەڵ وێرێ پڕێڤەتچە ئەردەمێتە باش ژڤان پیرۆزبایە هەیڤە ڕەمەزانێ تەو میوانێ تەو بینەرێن کوردستان 24 کە ئەس ئەڤڕونکە هاتی مەناف ئێکش مزگەفتن لە وڵاتی هۆڵندا لە هەرێما پاشوورێ هۆڵندا کە لیمبۆرغ تێتە ناسکردن و بە باژەڕێ هێرلێنێ ئەیکش ڤان مزگەفتە نوکە نوێژە تەڕاویحێ تێتە کردن و نوکەژی دەمێ پشتی نوێژە عەشا هاتیە کردن نوکە نوێژە تەڕاویح هەیە و تێتە دیتن gelek xelek li bajarên diyên dewrûberên vî bajarê ku sentera bajara herêma Limborgê tête dîtin rojane xelkekê piştî ku fitarê vedike tên êre nivêja megreb dikin piştî ku çûne ve û careke dîtên ve bû nivêja eşa em divêtin tek zaniya rabdem ku li Hollanda zêdetir 1 milyon musulman heye û di gel vê çendê jî zêdetir ji 453 mizgeft li tevaya وڵاتی هۆڵندا هەیە نوکە ئەزلی ئەوەش ئێکە لە وان مزگەفتا بشێوکی گشتی فتار کو تێتە بەکردن لە هۆڵندا لە باژارێک گەل باژارێکی دی جودایە بۆ نمونە ئەو باژار نوکە ئەستێدا لە سەعات نزیک 10 دقیقە ئەنکو بێژن 2 دقیقە بۆ سەعات 10 مەغرب ئەو فتارێ ڤەتکەن هەروەها لە سەعات 3:18 دقیقەش ئەو پاشیوێت خۆن ئەوێ کو تێتە دیتن ئەبرۆ من دیتە هەندێک مسلمانیش کوردên مسلمان ئەو ژی بەشدار بووینە دناو vê mizgeftêda ev mizgefte bêjnê mizgefta nor li vî bajarij bêguman ji mereka zûr Kurdên akinciyên welatê Hollanda heye êkî ji wane birêz Kak Tehsîn Kak Hecî demê bipirsim ئەمڕۆکە بینیم بەشدار بووی لە نوێژی عیشا و تەراویح دەکرێت هەندێک باسی نوێژی تەراویح و نوێژ بەعام لێرە چۆنە ینی بەشداریتان وەکو مسلمانێک هاتووە یەکەم جار بەخێر بێن وەکو کەناتی بیچار زۆر سپاسان دەکەم کە ئەوە یەکەمین بەسەرکردنەوەی ئێوە بوو یەکەمین کەناڵ بوو دومین ئەمە وەکو ئەو مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەین لە هەموو مسلمانان و بەتایبەتی لە خەڵکی خۆمە لە کوردستان دوعا دەکەین برا پێغمبەرەکانمان سەرکەوتوو بن بریندارەکان سەلامەت بن ئەوانە کە بەخینی خۆیان خاکیان پاراستینە هەروەکو فەرمووت ڕەمەزان لێرە ئێمەش هەروەکو مسلمان نوێژ دەکەین ڕۆژی دەگەرین هەمومان وەلەو لێرە چەند جیاوازێکی لە بینی ڕەمەزانی ئێرە و ڕەمەزانی کوردستان ڕەمەزانەکە ئێرە بڕێک درێژە هەروەکو بە خۆت باست کرد یعنی تقریبا 19 ساعت بە ڕۆژوو دەبین بەڵام بە ئەوکەی باشتر ئێرە جەوەکەی خۆشترە و فێنکە و لای خۆمان گەرمە ئەو یەک دومینیش لێرانە بەڕاستی پاشێوان هەڵدەستنەوە یان ئەوەیە کە لەگەڵ زۆر جارەیە دەیکەنە یەک لەگەڵ نوێژ لەگەڵ خواردنی ئێوارە
ئەمن بەخۆم هەردەستمەوە هەر بەکو خۆمان یان نانیش دەخۆین و بەس کەم دەخۆین بەڕاستی چەند هەڵدەستی ئەمە سەعات دوونی عندەکە سێنی و کوردستان دەبی هەرسین لێرەش بەخۆت دەزانێت سەعات دە و خسوور ئەوە دەبێتن یعنی هەموو مەسافەکە 4 سەعاتە حەڵەقەل چایشی دەخۆی ماستاوەشی دەخۆی هەندێک فیقی دەخۆی ئەوە کە ڕۆژەکە بە لێرە ئەوە مەسەلا زۆر کەس ئێستا نەیتانی ئامادەبی چکە بەڕاستی ئەوانەیە کە ئیش دەکەن ئیش لێرە جدیە 8 سەعاتە باشە کەی بێت هێرە کەی بێرە ناگا بەڕاستی ئەوەیە یانە خاون خێزانداری و مناڵش تێ ماشەڵڵا مناڵەکانش پێم وابێ باست کرد بە ڕۆژوو دەبن ئەمان هیچ کێشەیەکیان بۆ دروست نەکرد بووە لەگەڵ ئیش و هەروەها بە ڕۆژوو بوو نەخێر هیچ بیلعکس یعنی زۆر احتیزازیان پێوە دەکە حتا دوێنێ یەک لە کچەکانم لە دایرەی هاتبوون گوتیان هەموو لەگەرت بە ڕۆژی دەبین هەموو لەگەر بە ڕۆژی هەمووش لای مەفتاریان کردەوە یعنی هیچ کێشەشان نیە ئەوان ئیشش دەکەن و حتا فتواش هەیە لە گەورە عالیمەکان دەری ئەوەی ئەگەر ئیشەکەی زەحمەت ئەگەر ڕۆژ درێژ بدەتانی بەس هەتا ئێستا الحەمدوللا خۆشم بە ڕۆژیمە مناڵیشەمە بە ڕۆژینا لەگەڵم بمێنێ بێژەر ژیوانە لە ستودیۆ بزان پرسیاری هەیە دەمێن بەڵێ ژیوان بێژان مادام اوجی کردن ایدی یعنی حاضری مراسم که نانویجین مغرب و تراویح پیک ودن نظام من وید اسپسیاره کشتر کم اگر بس تو بومه یعنی شوانا پرسی ایدی او کند کردن له هاندرا له دروی ولاد جین ناف رمضان دا خارنه تایبت یت کردواری یت تایبت رمضان و او هولندا حاضر کن یعنی کشو هوایی که رمضانی یه کردواری ناف هولندا او بخود شد کن یعنی دیرش همین تشتکی ولاتن او تنه هولندا و تایبت هولندا ودجین بله بگومان از خود از بکم جوان مالا خوشکا کامنیل ایرال هولندا از چیمه وری اب خارنت تایبت کردواری چیت کن و خزم کسن دی و حالاتین دی کرد کو اگدو میواند کن من دوید لکاک حاجی بپرسم کاک حاجی بیشتر دپرسید الله اول لگل اول ده که بروجو دبن بگومان خاردن و کردواریش دروز دکن و آن چون لگل پیوندی تان چون لگلم خارنن من بالنسبة لهم 25 سنة اللي معينة نسيب له وخلاه لي أول دخول لا هيج قران كان يكمل نكريا أبدا زيادة شو خارنك دروز ذكر لا رمضان شو كاتا كان رمضان تو دبي تو حساب معي ده بكرة اندرستي لبر أول رجع هذي أمر بشخص هم أويناهم أو شيرناتي وشتوها شو هم بزيش كان درين زول باجنيا شي برندي لدني شي ليلة قال لدني أوش أنا بس شتي خفيف دخول نواشف وشتوها بس براسي زوري شفتي وقندورة وأنا لبر أول رجع زور دريجة أوش أنا دخوينه سبعين باشي وكانت ناوسيري لقر ماست برایزش لیره هم دو بسیاری شل داد و ایو چون پیوندیتان چونه لگر رمضان و لگر روز گرتون مالاتان به همان شد. والله بالنسبة باش بسم الله الرحمن الرحيم بالنسبة لنا كم يا أخوة بخير بين إن شاء الله وبيرس باي همو باشوري كردستان وهمو بصل مالي لم على هي ودارم إن شاء الله همو صل بخوشي إن شاء الله إن شاء الله بتايبتي بسر كوتيني كردستان إن شاء الله وش وكوكاك تحسين بحثي كذا عينا بالضبط أو اشته عينا أو سيستيمة هرنا مانغوري شون إلى كردستان عين الليرة بس خانقين من والله من أصل خلقي خور مال سليماني بلا من الرماد لدايك بومه شون كردية كم أو نتوامني من لقى العربي جيام باش الحمد لله وكوكاك تحسين فرمي بس جواك ليرة تجفينك وخوش بس عادات مانو كرتون هر عينا وكو خوي بالضبط إن كرد إيش لقورنيم هندي جارده برسن خلق دل أواني كده جنا أوروبا لا ديانته لا كلتوره لا فرهنجي خوان دور دكونه أما تاجن راس من لك هاك تحسين وإنجاد ملا بالتأكيد أمن هيد قران هاي أمن هر كلمة زكية دشتي هوليرم لا رودين داريو لا رودين داري باشر بما خرابتنا بما أزاني سنسوك هندشتم بتاعي وقوم تتلرنا أو ده نظام إسلام سنت فيروزا ومش كرداتي خوش من دكينو خدمتي ولاتي خوش من دكينو بس بالتأكيد هيت من نقوريا. خوش همان بسيار عرسي توب كرمو. هل لا نزقبونا ومسلمان كأكثر. والله الحمد لله يعني هيك فرق تانية بس يعني بس بلد توزي جو كليرة وضعك يعني وكو عراق وكو كردستان لا من يعني توزي لا كردستان حيويتي زورة براستي. لبر حموي بسلمانه وحموي كرد وأوان يعني وكو إيرانية براستي. سباز. أول كده بين من خلقي دي كبياني هي أو ده بين بجلو برجي مغربي يا خطيني وخاناتي هلا فنداخ بنت مسلم. في البيت. Wat is de verschillen tussen hier en Arabische landen of islamitische landen? Ja, ik weet hier zelf of Marokko of hier. Net als ik ben in Marokko of hier.
niet verschillen tussen Koerd en andere mensen, gewoon moslim. Gewoon moslim, maar سارده. شكرا. دەمێ ژڤان ئەوە باسی ئەوم کرد گوتم ئێوە کە بەشداری دەکەن چۆنە لە نوێژ ئەمانە ئەو پێوا بوو کە هەمومان وەکو بڵێن مسلمان بەشدار دەکەن هەموو نەتەوەکان بەیەکەوە بەشدارن لێرە دەمێ ئەوە ئێستا یەکێکە لە بەشدار بووان یاخود بڵێن هەڵسوڕێنەرانی ئەم مزگەوتە دەمێ لێ بپرسم dank u wel dat u vergunning van mij gekregen, gegeven. Vandaag, iedere dag is zo veel mensen. Veel mensen, 300 tot 500 mensen. تقريبا 300 حتى 500 الناس كيصلوا هنايا. اليوم الجمعة ورمضان. Ook andere moskee hier in Heerlen of? هيرلن في المسجد ديال المغاربه هنايا وفيه ديال التورك. لماذا مسلمون تقولون يعني هذا جامع مغربي هذا التركي هذا؟ لا ماشي الجامع ديال المسلمين عامه فهمتي ولكن شكون اللي اسسوه في الاول اسسوه المغاربه هذاك اسسوه التوركه هنا اسسوه المغاربه حنا عشنا هذا الجامع قريب 30 سنه تأسس هذا الجامع. شكرا جزيلا. جزاك الله. دەمێ ئاماژە بەوەش بکەم کە ژڤان ئەوەکو خۆی ئاماژەی پێکرد لێرە زیاتر ڕۆژانە 200 تا 250 هاوڵاتی یاخود مسلمان بەشداری وەکو نوێژ خوێن بەشدارن لێرە لەگەڵ ئەوەشدا ئەوان دەبێنن چکە لێرە وەکو ڕۆژانی دیکەش ئاماژەم پێکردووە زۆربەی مسلمانەکان مزگەوتەکانیان بە ناوی نەتەوەکان کردووە بۆیە ئەمە دەبێتە جێگای نیگەرانی زۆرێک لە مسلمانەکان چکە ئەوان دەڵێن ئێرە ماڵی خوددایە بە باشترە بڵێن لە مزگەوت ناو بنرێ نەک بە ناوی نەتەوەکان بنرێ بۆیە ئێستا من لەو شارە کە لە شاری هێرلن لە باشووری وڵاتی هۆڵندا بەڵێ. تمام مدی هفکاری ما برگشت وحید تو شوی که راستا خود نوا یک جمز گفتین هولندا تو دیال ما دوی زور سپاس بتیدی یعنی نوا کش هوا که آرام داد نوای مز گفته دا کرد خلکی ولاتین دم پیک و یعنی نویج و دعای خود کنی دی خودی قبیل کش و برگشت زور سپاس بتیجی مدویتی ما جا پند بکیم یعنی نه نوروزات المالی ادی نه رمضانات المالی نه جشنات المالی فی جایی که یعنی عندما كان نزيك تجيب نوفا يعني مالا خدا جشن ورمضان وفان يعني تشتين هنبكي زور سباز تبرجش وكي ديار جيل سر شاشه افكار ما منير سليم جيب شويه كراستا خو يك جوندين هر خوشين بسر سليمانيه ول جوندي سيتك ديال مادا وكي هر جار شبينافت منير ادبجم تاخو حاضر كي يعني طما عندك خارنه سيتك يجيب كي افدم تباش منير يعني الجوندي سيتك جداش نوفا باجرا يعني الجونداجي باشيفن تايبات هنا ام بحثا تایبت مندیا پاشیون گوندی سیتکین او یعنی نوا گوندی دا چه پاشیف چه خارنه تینا کرن منیر ایدی کامیراش بوده دم باش شوان رز و احترام هي بو برگشت راستکی برگشت دمک لمالوانی لهیچ بونیکا چای ماجکم و احترامی کی زورم رزکم بو هاوکارانم لکوتام بیشوار و بو جنابتان و میونه کشتن لراسيا اما راستكي اما لسيتكين سيتكي كلا گنده هر جوان و هر ناو داركاني سنوري بارزگا سليماني لراسيا جوان اما استلناو يكي لو مالباتا برزاني ك هم شيخن و هم مالباتاجي برزن وكو اواني دي من حزم كده امشو بتشينا سيتك لبروي هم تابت مدتي خوي هي لروي جغرافي لروي اودان كدنوا هميش ميوانا كاني ما تابت مندن جابا بيكو بتشين خدمتي الشيخ صامال الشيخ محمود هل وها كاك الشيخ صلاحي الشيخ محمود هل وها دايا الرابعي دايشان هل وها خوشك السولاف ليرة ببيكو دشين من هاوكرانم كاك بهمن استبلان بالما كاك برهمش برهم كمان لتنيش مواب من بدو لامستو حيراني همومان صلاة على مدانشن كسر نصه ببرن خاك ببرن كاك شجال ببرن السلام عليكم جا من برق دشمناي دادا رابعة ام كتت باش ما شاء الله زور جواني يعني لجني كردي الرسن اشي استان نموني جنابت زور كمل لناو كمل غايا بيم بلا او كلاو زرو او يعني ترتيبات جنابت هي كيا والله تقريبا 6 سال ما بيش
ماشاء الله سی ساڵەمە پێش اینجا پێم بڵێ لە زمانی جەنابتانە دایە ڕابعە شوکردن و زەوات چۆن بوو و ئێستا وا بوو خەڵکێک کچێکی بەدڵ بێ یا کچێک کوڕێکی بەدڵ بێت و ئەی چۆن بوو؟ وەڵا بە زۆری جانا بەچ نەماوانەکەین خۆ جەنابەت خوا نەخواستە بە زۆر نانای بەشوو وەڵایەکێ بووم لەوانە چۆن شت کرد؟ وەڵایەتی کە باوکو برایەتی بەکە نەماوێت قسە بکەین زۆر باشە دای ڕابعە با بینە سەر باسی پارشە و ئێمە باسمان لە باسی پارشەوە پارشە و ئەوسا ئێوە لە زمانی بە بیرەوەری جەنابەت چیتان ئەخوارد خواردن چۆن ئێوارە کولێرەمانەکەی کولێرە بەرچەور و شەیە بە ماستاوەمان خوارد کولێرە بەچەور چییە؟ ئەوەی بە تەنورەی بەرژێری کولێرە بەڕۆن خۆیتە نەتاندیوە کە ئێ بە تەنورە میچیەکەی عیب نەبێ ئێستا ئەوە نەماوە ئێستاوانە؟ نەوەڵا ئێستا خوانم ڕێ چێشت و گۆشت زۆرە کێ کولێراخوا ژوان دای ڕابعە لە سیتەکە یەکێکە لەو ئافرەتە بەڕێزانەی یەک مزگەوتی دروست کردووە بە ناوی خۆیەوە یانی ناوی مزگەوتی ڕابعەیە چۆن ئەو مزگەوتە دروست کرد چۆن بەبیر تا هات دای ڕابعە؟ وەڵڵاهی قوربانیان بە کابرایەک چواردە دوێنە بوو دەگەڵای یامێ این بوو ئەوەی چوارتە ناوی چی بوو سامان شەماڵی دەستگا لە دوادە ڕۆژا دەگەڵاکەی لێ سەگمەوە کوتی وەڵا گرانە چواردە دوێنم منیش نیەتی دڵم پاگە بوو کوتم ئەگەر پارێکی زۆر کامەگەوتێکی یەکەم هی باوکوما ئەو ئەرزان وەڵڵاهی خوا ئاگادارەیان بە چواردە دەفتەر یاخوا سەلامەت بوی شەڵا گیرفان و زدانە پڕ بێ بەڵێ مش خوا خچێ دڵمەوە مزگەوتم دروست کرد زۆر باشە ئەوسا لە پارشێوانە برنجی کوردی و ڕۆنی حلە و ئەوانە بوو ئێستا چی هەیە؟ ڕۆنی حلە ناومان نازانی ئەدی چی؟ وەڵڵا هەر ڕۆنە کوردی خۆمان بوو لە حیوان وابزانم تۆ ئێستاش هەرە و چەشتە کودیانە خۆی ئەوانە ئاخۆین هەر ڕۆنی کوردی خوێنێمە زۆر باشم تەمەند درێژ بی شەڵا هەر دەمەخن جەنابەت شوان ئەمە کاک شێخە کاک شێخ ساماڵە کاک شێخ ساماڵ ماڵی ئاوا بێ لەگەڵ ماڵی هەموو بینەرانە ماڵی ئێوەشە ئەم شەو ئێمە میوانداری بەڕێزیانین کاک شێخ جەنابەت بڕنەوەیەکی وەسەتت داناوە و جلێکی کوردەواری لەبەر کردووە باسی ئەوەم بۆ بکە تا چەند جەنابتان ملتەزمن یا با بڵین پەیڕەوی ئەو شتە کلتوری کۆمەڵاتی کوردیانە ئەکەن وڵا قوربانێمە وەک خۆمان هەر بە حیاتی حەزم لە پانتۆڵنەوە حەزم لە ژری کوردی بووە هەتا دووسێ کە ڕەت مامۆستاکە لە مەکتەب دەری کردم وتی بۆ پانتۆڵە پێ ناکەوتم تااقەتم نییە هەر حەزم لە شتی کوردی بووە زۆر باشە ئێوە ئێستا لە سیتەک باسی سیتەک مەوکە کە ئەڵی سیتەک ئێستا وەکو کاکشڤان باسی کرد هاوکارم کاکشڤان لە سودەیە باسی لەوەی کرد کە شوێنێکی زۆر خۆش و زۆر ناودار و زۆر تایبەتە باسی لەوە کرد کە بپرسم ینی ئێوە چۆن پارشەوەکەن ئەو سا چۆنەکە ئێستا چۆنە وڵا قوربان پارشێوی ئێستا ئێمە وەکو جاران نییە ئێستا هەموو شتەکان ئەرە وەڵامی معلەبە نەمی خوتونەمی دەستکردن وەک جاران نییە جاران هەمووی کوردی بوو ئێستا هەمووی دەستکردە بەس ئێستا خواردنی شتە کوردیەکان با بڵین هەروەها مەسەرەن شتە خۆماڵیەکان هاتوۆتە ئاراوە جارێکی تر ئێوە تا چەند ئەو شتە کوردیان ناخۆن وەڵای قوربان تامی نییە ئەوەی کە ئەم شتە تازانە بە قەرەوانی کۆنی خۆمان تامی نییە نەوەڵە جوانە بەس ڕنگ وشتی جوانە بەس تامینەوەی خۆمان زۆر باشە هەتامیوەکانیش زۆر باشە باسیم لەگەڵ دایڕەبعە باسی شووی خۆی کرد زمانی خۆی کرد ببووران باسی زەواجی ئێستا ئەگەر زەواجی ئێستا لەگەڵ مەسەن ئەو عرفە کۆمەڵایە تێمە بەستم دە زەواجەوەیە ئەو عرفە کۆمەڵاتێ لە گوندێکی 57 ماڵیە چۆن بوو ئێستا چۆنە وەڵا قوربان ئێستا بکو جاران نییە ئێستا ئەبێ بچیتە بنجوو بناوانی بزانی کسی شێ و بنەماڵی شێ و ئەجا ئەم لەولای بۆ بکەی هەتا بزانیم بنەماڵەیە شێ و لێ کۆڵی توانی ئەنجا بچیتە خوازبێنی چونکە زۆر ئێستا زۆر بنەماڵە چاک نەبێ خەڵک ناچێت ئافرەتەکەی داوا ناکە زۆر باشە لە ڕەمەزانانە ئەوسا باسم بۆ بکە جەنابەت باسی لەوە کردیانی پێشتر پێشەوەی ئێمە بینی ناو بەرنامەکەەوە کە ئێرە 57 ماڵ بووە ئێستا چۆن وا زۆر بوو ئێستا شوێنێکی سیاحیە گەشتیاریە خەڵکێکی متەمەکین و خواپێدا و با بڵێن ئەتوانین بین ئێرە وەڵا قوربان وەختی خۆی سیتەک 50 ماڵ بوو تقریبا 400 نەفەریشی تیاژە 400 ئایلە 400 نەفەر و یعنی 40-50 ئایلەیەک ئەو وەختە کە من بە نقوڵم زانی کە نقوڵم کۆ کردەوە جەژنان
50 نقڵم هەڵەگەر ینی 50 ماڵ بوو زۆر وای بەڵێ ڕەمەزانانی ئەو سات چۆن بوو کە لەو 50 نقڵە جەناب بزانین وەڵڵا قوربان خۆش بوو زۆر خۆش بوو ئەو سا خۆشتر بوو ئەرە وڵا هەر هینێکی گەورەمان هەڵەگرت دەوڵێکی گەورە بە پاشە بۆ ئەسا کە بەڕۆژ نەبوو خەڵکمان خەبەرەکەەوە بۆ دەوڵە لە چەند ساڵیەوە جەنابەت بە ڕۆژووی وەڵڵاهی ئەوەتەی بیرمێ بە ڕۆژوو یعنی چەند ساڵ بەخوا دەمێکە چونکە باوکم شێخ بۆ و زۆر زەختیشی لێ کردوین وەکو بنەماڵی خۆمان نەیهێشتووە ڕۆژ و نەگرین توی دەرتانەکەم ئەگەر ڕۆژ و نەگرن زۆر باشە یاخواست تەمەندرێژی من ئەسمە لای کاک شێخ سەلاح کاک شێخ سەلاح دانیشە دەتخوا دانیشە زەحمەت مەکێشە بوو بۆ دەتخوا کاک شێخ سەلاح بڕنەوەیکی وەسەد دەوێت دانراوە ئەو بڕنەوە بۆ تۆ چیەکە وەڵای ئەو بڕنەوە بۆ من هەر پشت و پەنا بووە کاتی خۆشی کە ئێمە شۆڕش بووە هەر لەو بڕنەوە دروست بووە کە خەڵک دیفاعی پێکردووە لەسەر شەرەف و ناموس و لەسەر خاک و وەتەنی خۆی هەر بوو بڕنەوە بووە کە شەڕی پێکراوە و کە مای شانازی و سەربەرزی بووە ئێمە لەبەرەوەی گەورەترین چەک و گەورەترین ئەسلحەی ئێمە بووە کە ئێمە خۆمان پێپاراستووە و شەرەف و کەرامەتی خۆمان پێپاراستووە بەشتێکی زۆر پیرۆز و ناوازەشیە زانی زۆر باشە کاک شێخ سەلاح هەم کاک شێخ سەماڵ باسی ڕۆژی خۆی کرد ینی بە بیرەوەری جەنابەت ینی بیرەوەرێکت هەبێت لە ڕەمەزانە ڕووی یابێ ینی شتێکی وات لەبیر هەیە وەڵی کەڕەتێکی مناڵ بووم ئەو سایمە هەر تۆزێ قووەت بووە و ڕۆشیتا وە ڕۆشیتا لە لادی ئیشوکارە بکردە ئەیتە بەیانی خەبەریان نەکریتەوە وە ڕۆشتا بۆ ئیشوکار ئێوارێکی هاتمەوە زۆرم تینوو بوو هاتمەوە ئەو سات تەنەکە بوو یا سەتڵ بوو دانرا ئیتر بەدزی دایکمەوان و چوم دەم خستە ناو سەڵنەکەەوە تێرما خوارد و دواییش هەر بانگیان کرد وتیان وەرە سەر سفرەکەم لە پێش ئەوانە خێرە دوای چوومەوە سەر سفرەکە دوایی خۆم چوم وتم مەڵایی خۆمە ڕۆژوم شکانووە بەڵام هەمی 5 دقەیەکی مابوو دوایی هاتمەوە وتم کاکە وەڵای من شتێکی وام کردووە قەی ناکەم مادامێکم هەتا ئەو کاتە بە ڕۆژووی شەڵە هەر بۆ دەنووسری ئەوە زۆر یادم بوو لای من خۆی سەوا ناکە ئێستا شکر ئێستا یا هەر نایگری یاگری وەڵا شکر هەر لەو تەمەنی خۆمەوە هەر تا ئێستا بیرم ناڕۆژم خوا دەبێ یاخوا سەلامەت بن ئینشاڵڵا ئێوە عینێکی بەڕێز و محترم و ئایندارن دادە سۆلاف با ئەو ماوەی بێمە بەخشرات تقریبن لای جەنابەت کۆتایی پێێنم دادە سۆلاف جەنابەت چی ئەم عایلەی پێشەکی بەخێر بن سەر چاودەستان خۆش بێ بەرنمەیەکی پێشکەوتووە و زۆر بە باشی ئەزانم کە ئەمانە بچنە لادێ دوورەکانیش بۆ ئەوەی بزانن لە ژیانیان و لە دەرامەتیان و لە ئەوەی بڵێن چۆن ئەژین و چۆن پارشێویان کردووە چونکە ئەمانە تۆزێ پێشکەوتوترن ئەم لادیانە تۆزێک لە شارەوە نزیکین و بە بۆنێ ئەم نەفەقەیەشەوە سیتەک بۆ بە شوێنێکی زۆر پێشکەوتوە الحەمدولله ئینشەڵڵا کوردستانێکی ئاوایانتر و جوانتر دواتر من کچی ئەخیری ئەم ئایلێم خۆشبی سەلامت بی ئەو دواتر لە عمری 39 ساڵیام ئێستا ئەوەی بیرم بێت پێش ڕاپەڕین ئێمە کە چوینە سلێمانی مناڵ بووین لە 4 و 5 ابتیدایی بووین و دواتر هاتینەوە لە دوای ڕاپەڕین ڕەمەزانەکانی ئەوسا هیچ وەک ئێستانە بوو بەڕاستی مناڵان هەرزوو جلیان بۆ ئەکردین شەو جلەکانمان ئەختە ژێر سەرمان تا لە خۆشی جلەکان و پێڵاوەکان خەومان لێ ئەەکە و بەیانی زوو فریانان خواردن ناکەوتین دایکمان ئەفۆ قەیسی و کشمیش و قەلی کوردی و برنجی کوردی ئەوانە نین مامۆستا هەمووی ئەوانە ئەخۆین ئێستا ئێمە هیچ شتی معلب ناخۆین تا ئێستاش خۆشبی زۆر باشە باسم بۆ بکە جەنابتان مەسەن مامەڵی ئەو سای با بڵێن برا گەورە لەگەڵ خوشکی بچووکە ئێستا مامەڵی شێخانی جەنابتان لەگەڵ جەنابتان الحەمدولله ئەم شێخانەی ئێمە شکر پێشکەوتوو بوون و هەتا ئێستا برای گەورم لە جێی باوکماندامەنا و دەرفەتی نەبوو تۆزێک سەحەتی تەواو نەبوو الحەمدولله ئێمە هەروەک ڕەفیق وابووین وقت ئەو شێخانە نەبوون زەختی شتی خراپمان لێ بکەن بەڵام خۆشمان بە ئەدەبەوە بووین الحەمدولله براکانمان هەروەکو ڕەفیق بوون و هەموو پرسێک بۆ هەموو شتێک پێمانکردن و ئەوانیش بەگوێ پرسەکانی ئێمەیان کردو قوربان یاخوا تەمەند درێژ بن ئینشەڵڵا هیوای سەلامەتی بۆ هەمووتان ئەخوازم شوان ئێمە سیتەک هەموو شەوێ دلۆڤان لێمە پرسێ ساردە یا سارد نییە
سار ساردی با والله سیتک لا ئێمە نەساردە نەگەرمە ینی تنازانم بۆ جێوەکە ئێستا وەسەتیتن لا ئێمە لا ئێوە ساردەوە والله لا ئێمە ژەرم زۆر باشە ژوانجان ببورێت خۆداوای لەم نەکەم ژوانجان من چاوی هەمووتان ماژەکەم ڕێزەکەمانەیە شەیەکە ڕاستە خۆش گوندی سیتەک لە سلێمۆنێت گەرمەدەوێتی پرۆستی کەشەوەکی خۆشی دیوەکی وانەژی گوتی نەسارە نەگەرمە یعنی هینە ئیدی کەسکاتیا خۆش فێقیل جەهەکی سەحبەتەوە گەرمە یعنی دیوانەوە گەرمە دی ئەوژی بەحشتە زۆر سپاس دەمونی ئەویتکەن ڕۆژین وێژە توێژی قەدەری کەشەوەکی خۆش لە وێدەری ئەس یعنی بەحسا هەردوو ئەفکارێت مە میر و توانای بکەم دیە بەرنامە گەزمە قەس دەستێدان ئەس بەحسا وێرە بکەم مێزەوانە یا تژیە شفێقی و بێژم ئاوا ماس لێوێری ئەس تحتیمێ بتنی ئەس کاغذێت خۆیت مامۆستایت بنم یعنی ئەوڕۆ مەقەبیل کرد لێژ بەر مامۆستای یعنی شەربەتێکی بوو میوانی مە بینم باشترە زۆر سپاس دەمونیر ئەمێ ساعتین بێژدا دیالهایش بەردامی چپێنەوێت ئەگەر دەما بۆ ئەمێ ڤەگەر لەجەبتە مونیر تەماشاوان هێژا لەگەل دکتۆر فەرادی ئەمێ زێدەتر بەحسا یاساین ڕۆژیگرتنێ بکەین لێ ئەم ڤێجارێ بەحسا بۆچی ڕۆژیگرتن هاتیە فەرزکردن مادەم ئەف هەمی یاسایل پشتوان ئاەتە هەنە و تەمەنێکی بوو تەمەنی جدایە و ژنێ بۆ زەڵامی جدا و یعنی وەختێکی حتا هەندە وەختی ئەف هەمی یاسا ئەم بچینە سەرەی نوقتێ و بۆچی هاتیە فەرزکردن بەڵێ بەخۆی مانگی ڕەمەزان مانگێکی و مانگێکی محەتە و وێزگەی کە ئینسان بەکار و کردەوەکانی ئەو 11 مانگەی ڕابردووە پێدا بستەوە بۆ ئەوی مراقبەیەکی خوایش لەسەر خۆدا بنێ ئەگەر مەسەلەن لە ئاەتەکەی ئاخری ئاەتەکە تەماشاکەنی ئاماژەی سەری عادە فەرمێ لعلەکم تتەقون ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبێ لە معنای لعلەکم تتەقون سێ معنای لێک دایتەوە یەک لەوانە دەرێتن ئینسان دەبی مراقبەی خوای گەورەی دائیمەن لە پێش چاوی بیتن مراقبەی خوای گەورەی دائیمەن لە پێش چاوی بیتن دائیمەن خوای گەورەی لە فکر بیتن و هەروەها کردەوەکانی بەشەر مضاعف دەبی زیاتری بێتە سەرێ مەسەلەن وەکو ئەو حەدیسەی کەوا دەفەرمێتن هەر کردەوەیەک یەک بەدێ هەتا حەفسەتی خدای گەورە لە حەدیسێکی قودسیە دەفەرمی ئیلا الصوم فإنه لي وأنا أجزي به تەنها ڕۆژی نەبی ئەو لۆ منە بەخۆ پاداشەکە بێت دەمەوە بۆیە ئەگەر ئەمە تەماشاکەنی فێری ئەس بەس هەندێک لڤێرە ڕاوەستم إلا الصوم فإنه لي وأنا أجزي به هذه يعني عبادات ديجي هرب خدينين ام بخدينا كي جداهيه هنيه مساله صوم وكو لو حديثه كيتكا كهاتيه پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي كماجي رمضان دادي الشيطان كان زنجير دكرين بس دكرين يعني انسانك خوي نفسي خوي برلا دكريتن خوي نفسي خوي برلا دكري بخوي نفسي خوي تحكم لسا خو دكاتن يعني انسان كلما جرى رمضان تاوان دكا يا الشيطان يقدر الشيطان في كديما شيطان زنجير كرا نفسي خوته في دكا هان ددلو كار كام كي بله يعني كدفرمي الا الصوم فانه لي وانا اجزي به يعني مراقبه شي باشي دكوتسر انسانك مراقبه خوي دختنا ودري خوي وهروها شعور با فقیراتی و بە هەژاری دەکەدەبتە هۆی تەعاونێکیش لە ئەوەی کەوە هاریکاری فەقیرەکان بیتون و بۆ ئەوەی کەوا خوای گەورە کۆمەلگایەکی تەندروست دروست بکاتن لەسەر بنەمای هاریکاردنی یعنی هاریکاریکردنی یەکترێ ئەم بەحسە جانبێ فەلسەفی بکەین فەرزکردنەوە ڕۆژیەدا یعنی ناوا ژیان و نوکەدا ئەم تێدا دژین و دیف قەرەباڵغا ژیانێ و پێشکەفتنەوە هەندە خەڵک تێدا دژین فەلسەفە ناو ژیانێداش بلی يعني ام بيجين جانب روحي رجا دماهي كي وبهشت وجهنم فلسفه فرض كرنا روجيه داو جيانا ما فلسفه لا فرض كرنا روجي بو دروست كرني كومالغاچي تندروسه لسبنماي هاريكاري كرني يكتر بله انسان كمثلا دبيني دوره مدى لماجي رمضان كبروجي دبيتن ماغاچي يك زمنا ناخواتن كحزب ما ديبونو حزب بتاقي يك دكا حزب برسيد دكا ادي او كسي كوا فقير ساردوازي ماجي بوشويه لوی ناچارە یعنی هاریکاری فەقیرەکان بکە بۆوەج کاوە کۆمەلگایەکی تەندروست لە سەبنەمای خۆشەویستی لە سەبنەمای هاریکاری یەکتریکردن لە سەبنای پێشکەوتن دروست دەکرێتن بەحسا یاسا یعنی بژینش بانگی سپێدە یعنی ئەم بێژین بژی ساعت و تشتەکەدی یعنی بانگی سپێدە دەست پێ بکێت و حتا بانگی مەغرب ئەف یاسا چۆ هاتیەدانن یعنی حکمەت ژێ یاسایەنی چییە ئیسلام ئەو یاساش بەخۆی لە سەرەتای ئیسلامە ئەگەمە تەماشاکەینێ تەنها نعبەینی نوێژی مەغریبی و نوێژی عیشای مەجالیان هەبوو کەوە بخۆن و یان کاری ژنی مێردایەتی لەگەر خێزانەکانی خۆیان دروست بکەن یەک لەو شەوەکانە بوو کەوا یەک لە سەحابەکان و تێگەمی ئیمامی عومەرەکە لەگەر خێزانەکەی ئەو بۆ گوتی ئەم تووشی هیلاک بوویمە ئەجا ئاەتەدا بەزی أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم يعني لكي تدرس له خدای گەورە لە ئاەتەکەی فەرمووتی كلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود بس ئەگەر بیرامەژینە چەت پشتێنگی ئەگەر دکتور بێسەر حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود
يعني شو پیغمبر صلی الله علیه و سلم شرحی او کردی عادی کوری حاتم تاعی رضای خوای لسر بیتن او بو شوازی تینه گیشت بو تو دو خطی هنا بو داوچ رش و داوچ سبی هنا بو داینا بو کلیک جواز بنو گوتی اویا پیغمبر صلی الله علیه و سلم فرمی وبستکی اونیا حتى يتبين لكم الخيط الابيض من الخيط الاسود خيط الابيض معناه بياض النهار بله سركي الصحاري يعني السركي الصحاري بله اسود كج يعني تاريكاتي شوا يعني ديار اگر حتى دنگي بانگي جينه درست اگر حتى دنگي بانگي جنيتن كواروج اوابو مثلا يك دو دقه برخو تاخير كي تاني في تاريخو كيو ياسا يعني صوموا لرؤيته وافطروا لرؤيته يعني الدسبيك رمضان بوتشي يعني هم السر هندي براسني كده افشفه هيفي بينين يانه يعني هند زانس بيش كفتي يعني بخو يجي بتجاجن حتى هيفي بين نفر بخوي لو كاتي كوا دنيا ساماره بله دنيا هورو غيمو او شانيا كيكس ببينيتن اكتفادك كوا اعلام بكاتن بري اما ماغ مالكي وكابي يكس عادل بيت سجل بيت سبياوي مشكله معنيه شو مشكله هيز مشكله لو دا جنو زلام وكو يك مادام كسك ديتيتي وبريتن واجبه لسركو ملقا بجي بكاتنو بلان فان غم عليكم فاكملوا شعبان 30 تمام بلام اگر دنيا غيم بو نديترا او بكنسي بلام علماء كان عصري اسا رحمه الله سربي بو عزيزي متطوره اگر لا بشتي هوديش بيتن دتانين ببيدري حكمي في ذاك تمام دكتور امي بردام بكين لانه كامل شي ندف هفكاري خو اراس احمد ج جركات تعجيل ج محلات تعجيل نوفا هوليري دب شويه كراستا خود قال ما دي تعجيل جيمينا يعني بجين اسكان وجهندين نوفا هوليري دا قالب نوف بانك يعني خلق قالك قصد كتير وقربالغه كو زياده بطيبتي الشفت رمضان حتى درنج الشف يديد فكرينا تشخورن تشفخورن تش صحبتك وجرم جحيلها بتوري كون بن احمد يعني بجين ارس ببور افدامي تباش زيادتر اگر بحثا كشف هواي تعجيل بوما بكي و وينا ودنج تعجيل ي خلقي بوما فغويزي شوتان باش جوان زاوي تعجيل اگر باس كشف بكين زور گرم بلام گەرمایەکە وای لە هاوڵاتیانی هەولێر و دەرەوەی هەولێریش نەکردووە خۆیان لە تعجیل بێبەری بکەن وەک دەبێت قەرەباڵغێکی زۆر هەیە بەم درەنگانیشەوە بەرەبەریەوە بۆ پاشێ و دەڕۆین ئێستا من نامێ زۆر خۆم قسە بکەم هاوڵاتێکی زۆری لێدانێ قسە بکەن سڵاوت لێبێ وابزانام تۆ میوانیشی پێ بڵێ لە کوێوە هاتووی چ شتێک وایت لە تۆ کرد بێتە ئێرە بێ لێرە لە تعجیل نامخۆی پێشتی بەخێر هاتنی کەناڵەکەتانەکەم زۆر سوپاس بە جەژنی ڕەمەزانیشتان پیرۆز بێ لە سلێمانیەوە هاتووم خاص بۆ لای کاک ئەحمەد ئەو مانگە زۆر لە سلێمانیەوە دێم بۆ لای کاک ئەحمەد خواردنەکانی خۆشە سوێسکەی هەیە کەوی هەیە ئیتر ئەو خواردنە شەعبیانەی هەیە باشە خراپ نییە تەماشا دەکەم وەزنە زۆرە خراپ نییە بۆ ئەگەر لە خۆت وەڵای ئیتر حەزم لێ لە مانجی ڕەمەزانە بێم بۆ شوێنە لە ڕەمەزان فریج زۆر بەس ڕۆژانی تر وان ناخۆم وەستا ئەحمەد با بێمە لای تۆ ئەو کاتت باش پێم بڵێ خواردنەکانت تایبەتمەندێتیانێ و خەڵک لە سلێمانیەوە دێ وەڵەوەی وەچی کاکە گوتی ئەوان بەس لە سلێمانی نانێن لە لای دهۆک و زاخۆ و چوارخوڕنە و لە زۆر پارێزگانکە دێن خواردنەکان تایبەتمەندێتیانێ یان شاستێ ئەو خواردنەکەم فرۆپۆریە کوردەواری خۆمانە لە هەموو جێیەچینە ئەو خواردنە خاستەمە تایبەتمەندیشی خۆی لە مانجی ڕەمەزان هەیە دوکانەکەمان ئەو برادرانی کۆنتترۆل دەرێن ڕێکلامیەکەی ئەمە ڕێکلامەکە بەخوای قەزی ڕێکلام نییە بەس دەنامتە ناتنی چەندەها کەناڵی تەلەڤیزیۆن دێقام لەگەر دەکاو و ئەمەشی ئێستانی ئەمە لە قەڵاتی قەدیمترین خوار هەر بە خۆمان و خواردنەکەمانش لە قەڵات قەدیمترا زۆر باشبازاردا ژبا من ئەمە بچمە ژوورەوە جارە هەندێک مشتری تریش مشتری تایبەتن لە ژوورەوەن هەروەک دەبینین سڵاوت لێبێ باس لەوە دەکرێت پێیانوتم لە دەروتیان یەک لە مشتری قەدیمەکانە پێم بڵێ چ شتێک تایبەتمەندێکی ئێرە بە تایبەت تعجیل وەڵاهی تایبەتمەندیەکەی ئەوەیە بەنسبەت مانجی ڕەمەزان مانگەی پیرۆزە ئەو کۆترش بارێکی خۆی هەیە باقەت یعنی شەوانە وەکو برێشتە ئەوە چی جوانە یعنی کە کۆترەکەی دەخۆی تامەکی خۆی هەیە ئەگەنا ئەمە فتاری خۆمان دەکەینەوە و هەموو خواردنە چینەمارەوە هەیە تەندروستیت بۆ مەسەلەی تەندروستیوانت وەڵاهی زۆر باشە بەڕاستی ینی تەندروستیەکەی ینی شتێکی زۆر ماقولە ینی تامەکی خۆی هەیە بەڕاستی زۆر باشە دەرساغ بێ ژبان با ئێمە پۆلاگەر هاوکارم بێ وێنەی ئەو خواردنانە بگرێ ئەگەر ئەم برایش پێم بڵێ یەکێکم خواردنانە چین ئەوە چیە پێم بڵێ لێرە کۆتر و گاپەرمان هەیە باڵێن کۆتری سازلی پێ دەڵێن ئەوانە زیاتر لە پێشتر لە بەغدا هاتم بەڵام ئێستا لە کەرکووک دێن و هەروەها لێرەش با بڵین ئەوە
باڵکەی خۆمانە فروجی کوردیە ئەوەش عینەن کۆترە باڵێن کە پیشانی مشتریان دەدرێ و ئەوەش ڕەشۆڵەیە وهروە ئەوەش سوسکەیە زۆر باشە من ئەڕۆمە دەرەوە پۆڵاگەر هاوکارم بیت دیارە لێرە ژمارەیەکی زۆر گەنجی لێ ژمارەیەکی زۆر گۆشتخۆری لێ هەرچەندە ڕەنگە گۆشت بە تایبەت گۆشتی سوور بۆ تەندروستی مرۆڤ تۆزێ زیانێ بەڵام هەروە کاوڵاتیان باز دەکەن لە مانجی ڕەمەزان زۆر ئەنی وەکو بڵێ تەندروستی خۆیان لەبەر خواردن لەبیر دەکەن چکە ڕۆژدا بە ڕۆژوو ڕۆژوانان سڵاوتان لێبێ پێم بڵێن ئێوە تاکەی لێرە دەبن شەوانە کاتەکانی خۆتان لە ڕەمەزان چۆن بەسەر دەبن هەموو پاشەوێک لێرن یان ڕۆنەما بەڵێ جان هەموو پاشوێک لێنێ تاکو سعات 2 شێو لە دەرەوەنان بەڵێ جان شتێک بڵێم شتێک وا دەکات ئێوە چۆ کارێکەوە لە دەرەوە خۆشەوە ئارامی ئەوغەرە ئەوەندەیە زۆر خۆشەوە ئارامی شاری هەولێرە و ناوباز گوێم لە گۆرانیەکەەوە دەنجی چێ وەڵاوزام دەنجی کاک بارزام یا کاکێ من بوو بەخوا لەو دوێ عالەمیەوە زۆر باشە ژبان دیارە دوو شوێن یا بڵێن دوو بازاڕی سەرەکی هەیە لە هەولێر تایبەتمەندی خۆیان هەیە یەک لەوانە تەعجیل و ئیسکان ئەوانە بڵێن شوێنی خواردنن یان زیاتر خواردنی دەفرۆشرێت بەڵام دوای هەروەکو بڵێن ئەلوەداعی ڕەمەزان دێ دوای 15 ڕەمەزان کۆمەڵێک بازاری ترێ لەوانە بازاری کووران بازاری تەیرا ئەوانە زیاتر شوێنی جلوبەرگ فرۆشتنن زیاتر هاوڵاتیان بۆ جلوبەرگ کڕین بۆ جەژن ڕوو لەوێ دەکەن بڵێ کارێمەوە ڕاست ئەحمەد بشەیەکە ڕاستە خۆش تاجیل گەلمەدا بووی زۆر سپاس بژێدیان بەحسا یعنی خوب بکین ئەم بەرنامەی پاشیف پێشکەش دەکەین لێیان پاشیف حتانەکیانێ دەبێت ئەم درەنگ بخۆین خەڵک هەمی چێت بنکە خەریکی پاشیف خواردنێ بن لێ ئەم کوردی داد بێژن نەخواری بسمبێ لەڤەمە یعنی هێدی مەچ نەخواری بتنێ ئەم بەرنامەی پێشکەشین زۆر سپاس ئاراست دکتور ئەم بەحسا یاسا gelek hene ji bo rojî girtinê baş e eger yasa hatine pêşelkirin ji aliyê xelkê bi Sirman ve çi siza heye hem ji aliyê xudayê mezin ve hem dinyayê de mesela bê Yaqûb kirin بەخۆی ئەو یاسانی کەوا پێشێل دەکرێت لە مانجی ڕەمەزان بە حەسەب شخصەکە دەگۆڕێت بەێ ئەو کەسانی کەوا پێشێلی یاسایەکان دەکەن بەخۆی لە ئیسلامدا دانرایە مەنع بکرێت ئەو کەسانی کەوا بە ئاشکرا لە ناو خەرچی لە ناو مسلمانان شتی بخۆنیان بخۆنەوە چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێتن من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع أو في أن يدع طعامه وشرابه هر کەسێک کەوا ڕفتاری ناشرین و کردەوەی ناشرین تەرگنەکە لە مانجی ڕەمەزانەی خوای گەورە پێویستی پێ نییە کەوا طعام و خواردنی خۆشی لێ ئەو بکاتن بەڵام بنسبت ئەو کەسانی کەوا لە مانجی ڕەمەزاندا چش دەخۆن لە پێشتای خەڵکی ئەمدەن بە چش دەخۆن ناو بازار دەخۆن شەرعەن دەبی ئەوانە حەبس بکرێن یان تەغریم دەکرێتن ئەم کورتی ئەگەر بەحسێ فەرمودە کە پێغەمبەری صلی الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هم وەکە یاسا هەمژی وەکە یعنی پاداشتێک یعنی چاوە بەخۆی ئەو کەسانی کەوا مانجی ڕەمەزان بە ڕۆژی دەبن وەکو ئەرکێکی خوایی کە لەسەری فەرز کردینە بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا هەر کەسێک بە ڕۆژی بی لە مانجی ڕەمەزان ئیمانی بە فەرز بوونەکەی وبی واحتسابا ئومێدی شوە بی کە خوای گەورە پاداشتەکەی بداتەوە غفر له ما تقدم من ذنبه لەو تاوانەی کردیتی لەو 11 مانگەی کە تاوانەکەی کردیتی خوای گەورە لی خۆشە بی بەڵام استمرار نکرد سری نگرد تو سری تمام مدینه و گریان گونه‌ای میتین خفرانده دکتر فرهاد گردی مامۆستای زانستن اسلامی تو گلمه دا بوید و ساعت آبوری دا الجم مزگفتا جل خیات نو هولی دا زور سپاس دکتر هر بجی برای تماشاوان اینجا ایدی همه بردان کی نو پاشیف داله همه ویجاره بچینه روز آوا یعنی الباکوری کردستان اللي بحث بنابراین روز آوا کی قبل کمپین باکوری کردستان اتمنان یعنی اف رمضان الششه او الپنابری الغریبی او جیان خوب سر بن لی یعنی سر روی چند کوجانوانا گلک آب زحمت لی او دست برداری خارنین خوی ین خوش یت هم ین روجاوا هم جین سوریه بگشتی دیگه لجرام نوا فیلمین سوری داد بینین یعنی خارنین گلک خوش هنه هم الغریبی جی او دست برداری وان خارنین خوش نابن نوا سفرین خدا رمضان غریبی جی او خارنین خوش چتکن گل في پاکیجه ئاوارە سووریەکانی کەمپی ئاکتەقەلەی سەربەڕۆهایی باکووری کوردستان ژمارەیان نزیکەی 30,000 کەس دەبێ و ئەوان حەز دەکەن سفرەی فتاریان بە خواردن و تام و چێژە هەرێمیەکانی خۆیان بڕازێنەوە. فەوزە معروف کابانی ئەو ماڵەیە و بەو جۆرە باسی چۆنیەتی ئامادەکردنی خواردنێکی هەرێمی خۆیان دەکا. هذا سمك صغار هيك نجيبه نغسله ننظفه
ئەوە ماسی بچووکە ئەوەندێ سەری لێ دەکەینەوە و خاوێنی دەکەین و دەیشوێنەوە پاشان لە ڕێگەی ئەو مەکینەیەوە وردی دەکەین و دەیهاڕین پاشان مەغدۆنس و پیازی وردکرا و خێشی لەگەڵدا تێکەڵ دەکەین و لە سینیشدا بۆ جۆرەی دەیبرژێنین ئەوە بۆ 5 ساڵ ئێمە لە تورکیاین لێرەش هەمان خواردنەکانی خۆمان دروست دەکەین. نفس الأكلات هاي پەنابەرەکان زۆر حەز دەکەن فتارەکانیان بە تام و چێژی هەرێمی خۆیان بکەنەوە و بە تایبەتیش معروک کە خواردنێکی هەرە سەرەکی سفرەکانیانە. ئەوە هەویرە و گۆشتی تێدایە لە نێو ئاوی ماستا دەکوڵێندرێ ئێمە پێی دەڵێن شیشبەرەک. لە خواردنە ناسراوەکانی تکەی مەطبەخی سووریدا کە لەو کەمپەش ئامادە دەکرێت کەبابی ماسی ملوخیە کبسە شیشبەرەک شامبورەک لبنیە تبت مەغلەک مطبقە کوبەی حەلەبیش هەنا هەروەها شەربەتی میکس لە خورما و تەمەر هیندی و ئاوی سووسیش خواردنەوە داواکراوەکانی سەرەکی ئەوانن. گۆڤار ئەحمەد کوردستان 24.
ولی تماشا نجا ایدی نوا کشوری که آرام ده هوا که گله که خوشیت نوا حولی دا یعنی باشوری کردستان دا لجم مزگفت جل خیاط یعنی خودی هر روساوی کش هوای آرام صوب بردام که یعنی چنین هنده چپرین کردستان این شر دیجی رکرا داش هندک پیش مرگه نه یعنی وسا آرامی آوی ولاتی پاراستی خودی وانا جی پار زیدی یعنی سر روی چنده کو بوانا فتوحات یادان او روزین خو قذاف کن لیل هندک چپرین شر پیش مرگه بردام سر روزی گرفتن امیز دلوی داری بردام سر پیشکش کردن پاشی و او توری دوی اما یه پاشی و توری تندرستی می دست بکنید نوا رمضان دا زیاده تر یعنی بحث تندرستی تا کردن کاچو ام بر تندرستی خوب صحت خوب راستین و تندرستی خوب پاریزین هم شخارنو و خارنا مثلا یا خراب یا جیا زیاده اما زیاده تر ایرو بحثا یعنی افرازات یا جی رژینین لشی و هورمونات کین کاچو رمضان دا گورانکاری سر رژینین لشی که رژینات نکردن یعنی همین رژینین لشی و چند جوره کنه زیاده تر من القلب سپورین تایبت نجدار مازیر عبدالجبار امده زیاده تر سر آخوین و ایدی توار دوی و ساعت دوی یا پاشیوه دی بردامل گل توار دوی جه افکارین ما من بیشین جدهو که الجهندن جی افکارین ما دبشوی که راستا خود گرم دابن و نه و دنگ راستا خو ین پارچه این کردستان لپاشیوه جه کردستان 24 یعنی وقتی پانوراما که یعنی هر چهار پارچه کردستان جه هر چهار پارچه دنیا جی بواتن و گواستن جی تماشای پاشیوه بن همین روزه که سر ساعت ایکی یعنی دو ماه کاروجه که دست به کاروجه که باید پیشکش کردن تماشاوان اینجا ببینم نکته جنب بحثا دو گنجین کرد ین با کره کردستان بکن بحثا ورزش بکن وجاره یعنی تنوا رمضان جدا تشتکی گرن که اوجی ورزشه لی بحثا ورزشا دانانا دستا بکن میجنیزا زور دستیه یا هزا دستیه از خوب بوی از راستی بجم بو دانانا دستی من مچی هز نینه یعنی گله جرها وال بجن یلا دا دستی کدوم دانی از خود وکشن چکی هزامنی یا دست دانانه نینه لی دو گنجین کردین روحای با کره کردستان کاری نتشش مهاندا نوا ترکیه دا ببنه یکم اروپا جی ببنه سیم یعنی اروپا همیه و ورزش دا ببنه سی و نکته خو حاضر کن دا پشتگداریت مراسم یعنی ورزش دانانا دستی یا جهان دا کنیدی دا خاص سرکفتن بوانات کین و یدی هیوی دارین الجهان جی اپلین اکیب دست ببینن و برای پاکیج لیانه کالج جوانی لباجر رهایی دمک یاریا زوردستی تیتا برچاو دویواری دا یاریا نافبری بالا دورکشاندی سرخو بری 6 محالوه داره دو خوندوان آماده برای خود دانورزش پیشبر که دستوری داو دوی دما کردا چند انجام جی به دست خستن نها جی دخوازن دستکفتین هین زیده تر به دست بخن. محمد آلاگوس به 6 ماه بو شامپیون ترکیه و لگوریوی پیوز با او نها شامپیون اروپا جی باید بس او به هیوی نبویه و خوش شامپیونتیا جهان را آماده دکه. Bilek güreşine başlayalı 6 ay etti. 6 ماه از مجلی سپورا زور دستی ما من پشکداریت پیشبرکیا ترکیه دا کرو از لدست خواه چپ بوم یکمین یه دست راستشی بوم سیهمین من 2 مدالیا آنی نفروحایه پاشیکاجی من خوش بوی پیشبرکیا اروپا آماده کر بله مخابن آریشک بومن چه بو از بوم سیهمین اروپا نهاجی از خوش بوی پیشبرکیا جهان آماده کم. Şimdi dünya şampiyonasına hazırlanıyoruz. Bu kadar kısa zamanda bu kadar yol kat ettik. تیگوتن اف دست کفته بسدم و محمد علی اوزول هاتنه به دست خستن که برای 15 سال شامپیون دنیای بویا و نهاج راهنرتیا ویانه دکه و او زوزو ورزشکار را جدکشین لیستیکا زوردستیه. هر دویانه دا بریتان اوزونا شامپیونا ترکیه جی دمکا پر کردا هم دست به سپور کریه و هم جی دست به زوردستی کریه بس نها و دست به کم کرنا مدالیای آن کریه. 5 ay önce başladım. بری 5 ماهان من دست به سپوره کر. او جیبره که حواله کی من بو. وی گوت بکاری سر بکبی و گوت ورایانه بلا ماموستاجی تببینه. از چوم د تست در کتم. از دمک کرد د دست راست د بوما یکما ترکیه. د دست چپ د جی بوما سیم ل ترکیه من سیم اروپا جیب دست خستیه. از نها خو آمدت کم جبو پیش برکا جهانی جی. دستکفتن وان 6 ماه بریار وان دو خوندوانا زلال کرد که ددما پیش دا کولیجا پرورده ورزش بخوینن. هر دو جوان داخواست جوان راه جیدکن که پشکداری د سپورا زوردستی دا بکنو دبیجن دبا که دستکفتن مزن ین مادی دگل دا نبن لبال دستکفتن مزن ین روحی پیراهنه. گوار احمد کردستان 24
پاشیف بردام امی دفس توری تندرستی کن ساعتا یعنی دویا برنامه دا گل دکتر مازیار عبدالجبار بسپوری نخوشین ناو کویر رژینا دکتر تو گل بخیراتی ایدی هم دست پیکم بچینت ناو کاکل کبابتی دا ام بحثا رژین لشی بکین و بحثا چند جورن یعنی رژین لشی بله بەشێوەیەکی گشتی ڕژێنەکانی لەش دەکرێن بە دوو بەشەوە بەشێکیان پێ دەوترێ ڕژێنە ناوەکیەکان یاخود پێیان ئەوترێ کوێرە ڕژێنەکان و ڕژێنە دەرەکیەکان کە پێیان ئەوترێ ئەکسۆکراین گلاند ئەوانە بەشێوەیەکی گشتی ئەوانن بەڵام ڕژێنە ناوەکیەکان ئەمانش یاخود کوێرە ڕژێنەکان ئەمانش بریتین لە چەند ڕژێنێک کە لە لەشی مرۆڤان و دەستیان گرتووە بەسەر کار و چالاکی فرمانی لەشی مرۆڤ ینی ئەمانە ئەم ڕژێنانە هەرچەندە شاراون بەڵام بە شێوەیەکی گشتی فەرمان و لەشی مرۆڤ ئەم ڕژێنانە ڕێکی دەخەن مرۆڤ بەبێ ئەم ڕژێنانە ژیانی مەحاڵ دەبێت مانیش بریتین لە ڕژێنی نوخامی یاخود بڵێن ڕژێنی ژێر مێشکی پێدەوترێ غودە نوخامیە و هەروەها ڕژێنی پەریزات کە لە ملی مرۆڤدایە ئەوش پێی دەوترێ غودە دەراقیە و هەروەها ڕژێنی سەر کلیەشمان هەیە ڕژێنی سەر کلێ و پێی دەوترێ غودە کەڵەریە بە شێوەیەکی گشتی ئەوە هەروەها ڕژێنی پەنکریاسیشمان هەیە ئەمەش هەر بەشێکە لە کوێرە ڕژێنەکان پەنکریاس ئەمانش دەست دەگرن بەسەر کار و چالاکیەکانی لەشی مرۆڤدا ئەم بەحسا جیاوازیە ڕژێنە بکەین گەل هورمونێن لە شێ مرۆڤی چ جیاوازی هەیە یعنی ئەگەر شلای پێناسێڤ ئەگەر بە شێوەیەکی گشتی ڕژێن بریتە لە ئەندامەکە بەڵام هۆرمۆن بریتە لەو مادەی کە ڕژێنەکە دەری ئەدا واتە هۆرمۆن دەرهاویشتەی ڕژێنەکەیە ڕژێنەکەیە کەوا دەکا هۆرمۆن دروست ببێ بۆ نمونە ڕژێنی پەریزات هۆرمۆنی تایرۆید دروست دەکات یعنی هۆرمۆن بەشەکەش ڕژێن ئەم بەحسا کوێرە ڕژێن بکەین و نەخۆشیە کوێرە ڕژێن زیاتر ناوە لەشیدا بەڵێ نەخۆشیەکانی کوێرە ڕژێنەکان بە شێوەیەکی گشتی دەتوانین پۆلێنیان بکەین بۆ چەند سێ جۆر جۆرێکیان بریتین لەوانەی کەوا کەم ئیش دەکەن واتە نەقسیان هەیە یاخود سستن باش ئیش ناکەن واروەها جۆری دووەمی نەخۆشیەکانی کوێرە ڕژێنەکان ئەوانن کەوا زیاد ئیژەکەن زیاد لە پێویستی لەشی مرۆڤ هۆرمۆن دەڕژێنن دەردەدەن واروەها سێم جۆری نەخۆشیەکانی کوێرە ڕژێنەکان بریتین لە دروستبوونی گرێ لە ناو کوێرە ڕژێنەکان ئەو بە شێوەیەکی گشتی پۆلێنی نەخۆشی ڕژێنەکان ئەو جا ئەمانە هەریەکە و بڵێن تەفاسیلی هەیە ئەم نەخۆشیانە ئەگەرێن توشببینێ نەخۆشیێن کوێرە ڕژێنە چنە مەسەن خۆ مرۆڤ خۆشێ پارێزت بەری چارەسەریە واللهی بە شێوەیەکی گشتی نەخۆشی کوێرە ڕژێنەکان نەوعەنما مرۆڤ ناتوانێت بە شێوەیەکی تەواو 100% خۆیانی لێ بپارێزێ چونکە ئەم نەخۆشیانە بریتین لە کۆمەڵە نەخۆشیەک کە ڕەنگە هۆکاری بۆ ماوەی لە پشتێوە بێ بۆیە مرۆڤ ئەستەمە بتوانێت لە هۆکارە بۆ ماوەکان خۆی بپارێزێ بەڵام هەر یەکە و بە پێی ڕژێنەکە ڕەنگە مرۆڤ خۆی بپارێزێ بۆ نمونە سستبوونی ڕژێنی پەریزاد یاخود ڕژێنی دەرەقی مرۆڤ دەتوانێت خۆی لێ بپارێزێ بە شێوازێک کاتێکەوە ئەو خواردنەی دەیخوا سەرچاوی یۆدی تێدا بێ مەسەلەن خواردنەکە بە یۆد بەهێز کرابێ بۆ نمونە ئەو خوێی کە ئێمە ئێستا بەکاری دێنین ئەو خوێی یۆدی تێدایە کە یارمەتی دروستبوونی هۆرمۆنی تایرۆید دەدا ڕژێنی دەرەقی فبۆیە ینی دەتوانی بەو شێوازە هەندێک لە هۆرمۆنەکان یعنی ئەگەر باسی بکەین هەر یەکە و بە پێی جۆری ڕژێنەکە دەتوانی خۆت بپارێزیت بۆ نمونە مرۆڤ هەتا بۆی بکرێ تیشکی بەر نەکەوێ یعنی ئەو تیشکانەی کە دێن بەر ڕژێنی دەرەقی دەکەون گومان هەیە لە دوا ڕۆژە تووشی سزبوونی دەرەقییان بکە تمام ئیدێن بەسا ڕژێن و ڕژێنێن لەشی و کوێرە ڕژێن نەخۆشی وەکە نەخۆشی بکەین و پێک بەگرین دیت گەن ڕەمەزانی و ڕۆژی گرتنێ حتا چ ڕادە ئەم بێژین کاریگەریان باش و یەن خراپین ڕۆژیر سەر وان نەخۆشیێن هەنێ گشتی دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد ئەمانە سێ جۆرە نەخۆشین زیاد ئیش دەکەن هەر یەک لەم نەخۆشیانش مەسەلەن بۆ نمونە ئەگەر یەک لە ڕژێنەکان وەرگین ڕژێنی تایرۆید کە نەخۆشیەکی باوە نەخۆشیەکی سەردەمیانەیە ئێستا لە ناو خەڵکیە غودەی دەرەقی مەشهورەکەوە
بە زمانی خەڵکی قسە بکەین پێ ئەوترێ غودە دەرەقیە سامە و خمول في غودە دەرەقیە یعنی ئەوە لە ناو خەڵکی ئەوە سام یعنی مەشهورە یعنی لە ناو خەڵکیە باوە ئەو وشانە ئەو ئەگەر هات و مرۆڤەکە زیادبوونی ڕژێنی دەرەقیە بوو بۆ نمونە ئەمانیش دوو جۆرن ئەگەر زیادبوونەکە لە بیدایەتی بوو تەشخیص نەکرا بوو دێتە لای دکتۆر تازە تەشخیصی دەکا و باری تەندروستی ناجێگیرە بۆ نمونە سێرەکەی نەخۆشەکە بەهۆی زیادبوونی ڕژێنی تایرۆیدەوە سێر ئەەکەی پرەی گەرمی لەشی بڵندا دڵی زۆر سەریع لێدا دڵی ماندووە وەزنی زۆر هاتۆتە خوارێ ئەمانە بە شێوەیەکی گشتی ئامۆژگاری دەکرێن بۆ ڕۆژوو نەگرن لەو کاتەیە بەڵام یەکشت لەو کاتێک کەوا حالەتەکەیان ئاوایە باری تەندروستیان ناجێگیرە ئامۆژگاریان دەکەن بە ڕۆژوو نەبن بەڵام ئەمانە وەکو نەخۆشی تر نییە بۆ نمونە وەکو نەخۆشی شەکرە نییە کە بڵێ قەت ناتوانێت بە ڕۆژوو بێ کاتێکەوە چارەسەری دکتۆر چارەسەری بۆ دادنێ لە ماوەی 2 هەفتە تا 3 هەفتەیە هۆرمۆنەکەی دەگەڕێتەوە تا هاوسەنجەکەی خۆی وەرەگرێتەوە ئەو کاتە ئەو نەخۆشە دەتوانێت ڕۆژوو بگرێ و جۆری دووەمیان نەخۆشەکە تەشخیص کراوە پێشتر چارەسەری بۆ کراوە و باری تەندروستی جێگیرە ئەویان دەتوانێت بە سەلامەتی بە ڕۆژوو بێ هیچ مشکلەیەکی نابێ و ئەگەر باسی کەمبوونی ڕژێنی دەرەقی بکەین بۆ نمونە غودەی دەرەقی ئەگەر هات و کەمبوونەکە لە بیدایەتی چارەسەر بوو لە بیدایەتی تەشخیص بوو مەسەلەن ئێستا دەستنیشان نەکراوە نەخۆشەکە یا دێتە لای دکتۆر لە بیدایەتی دەستنیشانکردنەکەیە سێر ئەەکەی نەخۆشەکە باری تەندروستی باش نییە بۆ نمونە زۆر دەخەوێ زۆر ماندووە یاخود کێشی لەشی زیاد لە پێوی زیادی کرەوە باری دەرونی تێک چووە نەخۆشەکە گوێی لە قسە نابێ یان زمانی قورس بووە ئەو کاتە ئەو نەخۆشە ئامۆژگاری دەکرێت هەتاوەکو و چارەسەری پێویستی بۆ ئەکرێ لەو کاتەیە بە ڕۆژوو نەبێ چونکە نەخۆشەکە باری تەندروستی ناجێگیرە ئەگە ڕۆژی بن یعنی نەخۆشی بەرەف زیاتر و خڕۆ بینەوە ناتوانن بە ڕۆژوو بن ئەوە وەزعی باش نییە ئەوە بە نەخۆشی تەواو حسابە هیچ ڕێکێکی چێنۆبەت ئەوێت توشبووی کوێرە ڕژێنە ئیدی ڕۆژیا بگرن لەو حاڵەتەیە بەڵێ با تەفاسیلی تێدا لەو کاتێک کە وەزعی خراپە نەخۆشەکە باری تەندروستی ناجێگیرە واتە ئەمە باز دەکەین کە ئەڵێن ناجێگیرە نەخۆش شەکوای هەیە دەڵێ دکتۆر زۆر خدەنوم باری تەندروستیم ناجێگیرە خەوم زۆرە جۆم لە قسە نابێ یعنی خواردنی کەمە ئەوە ناتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام کاتێک چارەسەرت بۆ کرا لە ماوەی 2 تا 3 هەفتە مانگێک کە نەخۆش چارەسەری تەواوی وەرگرت باری تەندروستی دەگەڕێتەوە دۆخی جاران ئەو کاتە ئەو نەخۆشە دەتوانێت بە ڕۆژوو بێ بەبێ هیچ گرفتێک بگرێت سوودیشی لێ وەرەگرێ نەک زیان تمام دکتور ئەمە گەلتە بەردەوامی سەر مەسەلا ڕژێنە و پشتنگە ئەمە بەسە هورمۆنۆژێکین و هورمۆنین تۆڕەبینی زێدەتر ناوە ڕەمەزانیدا زێدەتر بەسە نیف ساعتە بەری مەغرب بەس ئەمێ چنە ئەڵمانیا لێ دەرێ قەدری جەزیری دەبشەیەکی ڕاستەخۆ پڕیا سکایپی دێت گەلمەداوە زێتتر بەسە ڕۆژی گرتنێ لە ئەلمانیای هەراسا ئەو خەلکین یعنی شمێژە چوینە ئەلمانیا و ئەڤێن وێدومایکیجی چوینە ئەلمانیا لێ دەرێ پەنابەرمووی کو زێدەتری 20 ساعتە لێ دەرێ ڕۆژی بەردەوام کەل جەمانە قەدری جەزیری ئەفدەمێتە باش زێدەتر هین وەک هاوڵاتیان یعنی کورد لە ئەلمانیای بەحسا چەوانیە ڕۆژی گرتن پاشی و فتارێن ئەلمانیا بوومەکی دەم باش سلام و حرمەت هەیڤە ڕەمەزانێ گەلێ مسلمان هەر چار پارچە کوردستانی پیرۆز و بمبارک بێ بەلێ رمضان ویده تقریبا دور 20 ساعت روزه ایوارا ساعت 9 تقریبا 58 دقیقه 59 دقیقه ام تفطرن و پاشیف جی سیو حتی بسیو بیسته ام کارم بخون سیو بیسته پیدا خلاص دبه تقریبا فرقا ویده کردستانی دور 19-20 ساعت فرق که بله دمکی درێژ وەرە یعنی این بێژن هین ئەلمانیا جین ئەم بەحسا خەلکی وێدوماهیکێ یەن پەنابەر یعنی کوردێن وێدوماهیکێ هاتین و پەنابەر بین یعنی ئەلمانیای ئەو چاوات گەل خێزانên کوردیên berîniha یعنی pêk vedjîn Remezanê çawa gel ve borînin hîn çawa harî kariya penaberên nîtkin nava Almanyayê da Belê ev xelkê me nû hatî penaberê nû hatî em yê kerin vê de qasî ku em karin xwe bigihênewa em xwe digihênewa فطار به مثلا ایواری وقتی ام فطرن حتی جمواره ام خود گهن نوال جامعه المزگفته به الکومله به
ئەم ئالیکاریە دنەوە ئەم واژی باکەنەوە ئەم هەڤڕە شیوا خوات خۆن هەڤڕە تراویحی خوات بکەن چ فەداکاریە کوش دەستێمەوەرێ ئەم بوارە دکەن یعنی ئەم خۆ دگهێنەوە بەێ واجی بنویسه یعنی مادام هین حالی کاروانت کن بحثا جامعه و مزگفتین نوا آلمانیا داد کین زیاده تر او باجره هین لی خلق چوا قصدا مزگفتات که چوانیا نویش تراویح پیک و جیانا همی خلقی ولاتم طیبتی نوا آلمانیا داد چواه بله الویده خلقی مسلمان همو جه به جه مثلا کردن کومله مهنا مزگفته مهنا دريكو مثلا زان من مزقفش مدورن كومل هنا ام خدجينا كومل ام بهبر الودي تفطرن وامكاني ما يكون هرن ترايح انا بن ام المالا خد تعاطي خدكن ميجي خدكن وقالك انساني مالفيدي جي امكاني واي كومل اجي كو دور بن ان مزقف دور بن المالا خدكن بس طيبتي الباجار مازن حمو مزقفت هنا قال لك شكل مسلمان هنا عرب هنا كرد هنا ترك هنا هر كسكي تشجه خوا الميجو تعاطي خوتكي وتراويحي خوتكي وقال لك جراجي ام فطاري خو تفدت كن الكوملا به الجامعه بيكو مثلا شيفات شتكي خير خوتكن ام تلفونا دغنا حتى بشتي تراويحها هر کس که چه ماله خوا بله و بشک جیانویت نو رمضان دابل ولاتن غربیه بطیبتش آلمانیا قدری جزیری تو پریاس کایپید گلم دابل زور سپاس بود و که ولاتی که کرد لآلمانیا هنجین دی خدای روجی و نویجتواجی الولاتن غربیه قبیل که زور سپاس بود ولی تماشاوان هجام ام بحثا یعنی بحثا دکتر ما بحثا زیادتر نخوشی ها کرد امی وجاری چینه دهو که و نوا نخوشخانه آزادی دا امی تماشا کن یعنی نوا نخوشخانه آزادی دا کاچا و نوشداری دیوجی کاری که پیروز انجام دن یعنی شب و روش رمضان بد یانجی هیودن او چوا کار رمضان دوری نزانم دیاره پرزگیری که پیوندی دیال هفکار من نعمتی هیا امی هر دما پیوندی دروز بود دیال نعمتی امی راستا خود چند نوا نخوشخانه آزادی دا امی زیادتر بحثا نخوشخانه آزادی و جانا دکتر کن نوا رمضان دکتر ام بینم بحثا هورمونا زیادتر هورمونا تورابینه و نوا رمضان دا و زیادتر جی بری بانگ مغرب بله اگر لروی زانستی و جوابی پرسیار بدینم اما هورمون معنیه نه هورمونی تورابون به بس کاتیک مروف کوا تورده به باری درونی دشلجه چند هورمونیک للشی زیاد اکا او هورمونانن کوا ایمه باسی دکین یک لوانا هورمونی ادرینالین نور ادرینالین ام هورمونانا کاتیک مروف تورده به وبتابتي لإيواران كرجي هرموني أدرينالين نور أدرينالين دقاتا يعني حدكي طواو أو تنشتيق رودة دا لو أنا ضرباتي ضلي زياد دكا رنقة فشاري خيني برز بيتوا وهروها هرموني ثايروكسين زياد رنقة الرجي شكر هندي زار برز دا بيتوا هرموني ثايروكسين أو غدي كإيما باسي دكين كغدي دراقيا لكاتي توربون أو هرمونش رجكي دقوري أن ما برز بونا ودروا وهروها يقل ما كاني او نخوشياني كهرموني رجيني درقيان زياده سير اكي تورد من دائما تورو تندن فبويا او هرمونانا لوقتي توربوني مروف كاتي كباري دروني تك اتشي طبعا ميشك تاثير لهرموني نخامي دكا جير ميشك يعني اوادك كاو هرمونانا زياد اجبكن زياد دردين كزياد درجين لحد يخوان زياد دكن ببيقمان تأثيري خرابيان بوسر لشي مروفي بتابتي بو او كساني كشكريانيا او كساني برزبونوي بالا بستوي خونيانيا او كساني كوا نخوشي دليان هيا او كساني كوا بيشتر نخوش بونا بتابتي بو اوانا زور خرابا كمروفيك اگر بيتو تندروست بي رنگا زياد بوني او هرمونانا بشويچي كاتي وكم زيانيشي زور بلشيان نگينه بلام اگر بيتو كسكا نخوش بي بيشتر رنگە تأثیر کا کارەبایی دڵی تێک بدا ڕەنگە لە وەختەیە مشکلەی دڵی بۆ دروست بکە ڕەنگە ببێتە هۆی جیرانی بۆ ڕێکانی دڵ ڕەنگە ببێتە هۆی ئەوەی پاڵەپۆستۆی خوێنی زیاد ئەکا ببێتە هۆی ئەوە ڕێژەی شەکری بەرز ئەبێتەوە لەو کاتەیە ئەم گۆڕانکاریانە و لە چەندین گۆڕانکاری تریش لە لەشی ئەو مرۆڤ ڕوو دەدا ئەمە ئەم دە بصراحەت بێژین
تقول هرمونك نينا بنوبة توري بس أدرينالين ونظام زيادة ين مصطلحين ين فيزيشكي أم بحصا شو مروف سيطرة سيرفون هرمونات هني بك داكو أو ترابين زيادة ندر كذا يعني مروف خلك ديجي ببورة دكتور مروف خلك ديجي تورنا كان زور مهمة مروف طبعا بخوي لرمضان أما لرمضان فيرشتك أبين فير صبر أبين فير آرام قرتن أبين مروف كاتك برسية فترة شي زور بيوستي بنانا بيوستي بقاوة فير صبر أبين أوا خويندن جايك أبو أوي مروف ليه وفير بي فير آرام قرتن بي مروف كاتك بتشي دتوانيد بوي كوا خود لي رابيني لجياني روجانت أتو كاتك كوا ويست توربوي تورا نبي كاتك كوا هلايق لبيش شاوت كرا ويستت خود يعني خودتێک بدەی باری دەرونی خۆت بشڵەژێنی نەشڵەژای 3-4 5-6 دووبارەت کردەوە لێ ڕادێ بۆ خۆت دەبێ مرۆڤێکی ئارامگر مرۆڤێک دەبی ئەو کاتە زۆر شت کە لە لای خەڵکی تر مای قبولکردن نییە ڕەنگە لە لای کەسێکی وەکو تۆ کە خۆت لێ ڕاهێناوە ڕاهێنانت کردووە لەسەر ئەوەی تووڕە نەبی ڕەنگە شتێکی ئاسایی بێ بۆیە باشترین کات ئەوەیەکەوە لە مانگی ڕەمەزانە مرۆڤانی بەتابەتی ئەو مرۆڤانی کە تووڕەن کە توندن فێر بن لە مانگی ڕەمەزانە فێرە ئارامگرتن بن چکە تووڕە نەبن مسەیتەر بن لەسەر خۆیان بتوانن سەیتەرە لەسەر خۆیان نفسیە بارێکی دەرونیە بڵێ ئەمدا بەحسا خەوی بکەین هورمۆنێت تایبەت جی بخەوێ هەنە زێدەتر ڕێنێ ڕەمەزانی ژی خەلکی بینی مەسەلەن ماندیە زێدەتر حەسکە بنڤەنیان ژی شتێکی وسۆنی ناوژی هۆرمۆنی تایبەت بەخەو نە بەڵام ئەمە هۆرمۆنێکمانەیە کە بێ دەوترێ میلاتۆنین ئەم هۆرمۆنە ینی تا ئێستا فەرمانێکی وازحی لە لەشی مرۆڤ نەبیندراوەتەوە بەڵام بیندراوە ئەو هۆرمۆنە تەنها لە شەوان زیاد دەکا بە ڕۆژ ئەگەر مرۆڤ بشخەوێ ئەو هۆرمۆنە ناڕژێ بۆیە سێر ئەکەی خەوی شەو زۆر فەرقی هەیە جیاوازی هەیە لەگەڵ خەوی ڕۆژ مرۆڤێک ئەگەر لە ڕۆژێکە 10 ساعاتیش بنوێ ڕەنگە هەست نەکا تێرخەو بووە هەر هەست بە ماندوێتی دەکا بەڵام ئەگەر لە شەوێکە 5 تا 6 ساعت یان 7 ساعت بنوێ تەواو هەست بە ئارامبوون دەکا ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هۆرمۆنی میلاتۆنین هەیە لە ڕژێنێکە لە ناو مێشک ئەمەیان پەیوەندیەکی ڕاستەو خۆی بە کوێرە ڕژێنەوە نیە ئەویان ئەو هۆرمۆنە کە زیاد دەکا نەوعەن ما بە شێوازێک لە شێواکان ئارامی دەبەخشێ بە لەشی ئەو مرۆڤە و ئەو مرۆڤە کەمتر هەست بە ماندووبوون دەکا دکتۆر زۆر سپاس بۆ ئەمێ دیزێدەتر بەسە نوشدارێن ناوە نەخۆشخانەوەش دیکەین چ پێنەوێت هینجی گەلک جارە دەبێت یعنی هینجی ڕەمەزانەشدا مەسەن خەفەریاتە بگرن ناوە ڕەمەزان دەمێ بەرەف هەفکاری من نعمت مارونسی لە باژارە دووکێ بشەیەکی ڕاستە خود ناوە نەخۆشخانە ئازادیت گەلمەدا زیادەتر نعمت ئەگەر تو بمە بەحسا ڕەوشا نوشدارە بکی یعنی کاچاوە ڕۆژان ڕەمەزانێت ناوە نەخۆشخانە دادبورینن ji بوی خزمەتکردنا خەلکی و نەخۆشان ناوە ڕەمەزانێدا بله جوان افدمت باش بیتن اما کته اشارت پیدا نکرد نخوشخانه آزادینه که دوی نخوشخانه دا نزدیکی 300 نخوش ابریکا یه اتحادین نواندن هم جناب هم جمهورا دوی نخوشخانه دا که و کته اشارت پیدا حجمه که زور یا نوجداران وره هیا که اوجی هل هی و رمضان خدمت آوا نخوشات کن اشوان آجی پرستار هنه کد بیجن فرشته دلوانی هنه هم پاشیوا خوجید خون وره و همجی خدمت آوا نخوشات کن پاشیوان دست بکی هر چند دقیقه که گیر و جیجبر که ما وسط خارج کرد و کل گل ساعت جمع کد بیجن ساعت 2 دست بکن دام جی بشین بشیوه کی زندی دست بکن که شمال اگه زحمت نمیاد وید ام اشارت که بدین که جوان ابروکا پاشیوا وره یا نوجدارا گلک جوازه که الوا پاشیوت که ما برید سه روزه که خارین الویره پاشیوان یا سویکه وکو هیک و تحین و ام بیجین ماستا و زیتین و هر وصا هنگوینه لی پاشیوت بری نو کم دیدین دو سه روزه که وکی مدیتین گرک آجی برنجت خارن و گرک آجی آفریت خارن بله برنج یا نخوشخانه گرک جوازه بو چند تشتکی دی سیر الویره هیا که جوان من وید اشارت بدمه نوجداره که شوانان ام بیجین الاوله کی دی جوازه رزگرتن بو حوالن خوین بسرمان ابروکا او جیتیت پاشیویل گلوات خودتو روزا پاشتر جی کل ویرل خستیت مینیتن نخوشخانت مینیتن ناخود چه تشتی ناخود وکو هر وکو پروژه کو صحبه جی گوتی از روزا خوشید گرم لی وکو خیره جی انشالله بوا بتابه ام بیجی نوش دار افده بتاباش بیتن تو وکو ام بیجین وکو هف کاره که یلگل مسلمان و ابروکا تو پاشیویل گلوات خوی لی تو چت بیجی با روزی کو ابریکا تو کو هفکار الگل حوالا کو تو خوب روزیت که تو اول ازدیان بیجی
بشكل سوباسيوات كن كل فيري عماد بنكو أفشافش باشتيفك يا سفق المبخون وإن شاء الله همي روجي ونتيجة برايم بسلمان قبيل بنو وتايبتي كردستاني أسوق كسك إزديك وتدبيني أسباشتيفي دي قوم قال جماعته ودي مين مهطار وجا دي اس بي دي احتمال ساعات هفتني بشتي وانا جيش نصف تاريبكم ايكش هندي يعني اس ريز قرتن بو هوالي من كو اس اريكاريا وامكم وبرچافيا وانم كو خوارني بخم في الشكل قال لنا باشا افاجي نشانه هندي هيك بيك فيجيان يعني نشانه يعني براتينا برا كاس اس دي وبسلمانو هري هو صار مسيحي قال لك ودم جين يعني امهمي قال لك ودم دست بدس يبنوا بدخس والكردستاني كردستان خوافاكن دكتور بوچي من اشاره پیدا کو افریقا پاشیوا هوا یا سویک يعني وكو نوجداري يعني شيراتات تشيا بوچي هنده جل جرمه الباشيفيت بوري مديد برنج خارن افت خارن نامبو بس افريقيا باشيوا جلك سويكا خدي جلك كاسك حزرت كنكو وقتي بانشيف خوارن بجلك خوارنه يعني بجلك افكي وبرنج جوشت يوم خون بالعكس وقتي مروف جلك خوارنه بخد كم مثلا جوشت بالاخص افكي تشو جرام بخد دي هر سرده نفد وقت نفست بيبي حالتي دي احتمال معده يب ايشيد ايشا معده شبت زكچون دراون شبن سر هندي افكست بيراميرو بيرجنج احتمالك هيك الرئيسي الوري جلطه بوشبن بتايبتي جلطه الدماغ عن جلطه الدلي بيجيش في هندي خوارن ما تشون بخوي دي هر شيء ساعتها خير خلاص بن يعني دي كنت دي هضم شبد ودي صافي بيجي الوري خوارنا كسبك بخوي دي مرتاح بي دي نفساته خوشتر بي دي صحتها خوشتر بي اساس بين باشتر قال نوج دار كدي ام بيجين نوج دار ابروكا وكو صباحين بروجي وكو فيغابيجي باشيفيت خون قال جرا نخوش وقت تيتي بروجيا ي بنتانيا تعامل هذا الروجي وي روجي جديد شوابيتن بتعاملك او صابيتن كوهم بشين سر دليل قال كان شجره كبنا وجرفتاريا بله بالتاكيد راسي يعني الروجي راس الانسان يعني بطاقه دبيت احتمال هبدا ساعات مثلا تونتواني يعني نبخوي بله لسر هندي يعني لازم انسان صبر وتحمل هبه چونكي يعني هدف للروجي يك الهدف كان ويا كانسان يعني انساني في صبر وتحمل ذكاء بجابه طيبتي اجت الدكتور بي يعني لازم هستيك نازك ترتبت ورحمك زور ترتبت لقى الخلق طبعا اكيد لازم بيجين شيرات تبون كسر روجيت جرن بو طيبتي نخوش السكريه هي شاكران بيجين ان في شراوي تشي تسري تشبي تي في او بكتن كو حتى بشيت روجا خوب جينتا ايفاري انجي سيرفانينا كو روجي بيتا جرتني الديفا كو نوجداري هي نوجدار والله من نصيحات من بو اوان ويا بتايبتي اواني السكريان هي يعني احتمال هي السكري يعني نتانا يعني اذا ما بروجيه كان بدن حتى لناحيه شرعيه لو انا يعني روجي تاثير يعني بك ونصيحات من بو اوان ويا يعني اگر بروجي نبن احتمال فايده بوان سو تربيت واحتمال مثلا بتايبتي واني انسولين دادنين يعني درزين انسولين دادنين احتمال هي سكريان زيادة دابز سكريان بتخواره ويا نصيحة من بوانا ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وقد تعالى لجيك ديرهم دفرمت لا يكلف الله نفسا إلا وسعها يعني هندي لطاقته أو نددكي بالعكس أجر بروجي بن احتمال تأثيريان لبكا السكري بتخواره يعني ما تصيل سرجياني زور تربكا بس خوش دور سپاس دکتر برای کاک جوان اگر رخصت یم چینا دفنده کن پرستار ام بیجین کود بیجین پرستار الوری جهان اوجی پاشوا خود خون جاره هوا صحت بیتن اگر ام بیجین وکو پرستار گل جارا اف نوکا گل نخوشی هنده که تاین مجبوره دی هنده جا وقت نخوشی خود بینیتن دی عجز بی دی بینتانگ بیتن لهین وکو سرداری چوا چپی تیویر سر کنی سرداری گل و کسا بکن و وگاب رمضان بتایبتی رمضان و پاشیوه بشكي بخيراتنا كي بيستشرت يعني بله ام قالك هوريكوني قال نسخ وقتتن وقتا قوتي يب نسخ خوبا مجيلا ويا طنقوفا ويب حال خوبا مجيلا ام قالك هوريكوني وام سردريك وقالك جون كان هودت كان قال طاغوينو وام قالك يعني هوريكورين قال وانير پاشیوه ها ام بیشتر وری پاشیوه ندخون پاشیوه ها الاستیک بیتویت شیوه سویکجی چه با ها پاشیوه فتاره کد بیشتر تا کارینان الحمد لله قالك شيء كي باشا الحمد لله خد زيدك ان شاء الله قالك باشا خيراتنا كانوا لينقود كاين قالك بخيرات نسر شوا و قال بخيرات نسر شوا
بله نوجدار اگر فرصت کبی از نوجدار که دیجی ورگیرن بزنم که نوجدارم بجین نصیحتات شیرات رنمایت نخوشخانه اجدادی که تبع ما جپنده کری نوجدار یعنی مجیلی خارنا پاشی ونه دیلوانا صحت به تو خود خیرانا جیبن وسط یعنی و خودشی فاید و هیوا پیروز دا بو هر نخوشه که فرقت کو چه نخوشای بچیک بتیان جی مازن بده خاص سلامتی بو همین نخوشیا نوا نخوشخانه دول دروی نخوشخانه اجد زور سپاس بتانه نعمت دین راستی جت چه جهن جدا یعنی مش برند جد بشین کردستان 24 ما ببینه خوب ببینه هر جای که اینده زور سپاس بتانه دکتر امدا بحثا يعني قال خلق بجن ازي توشي نخوشيا رجينا سركليه بيم يعني تجي برينو كبحث ذكر كل رجاوي هندك زياده بيا الفيداويه اف نخوشيا هنا تش نخوشيا وشارة سري شو تتذكرن بله مرجيني سركليه بريتيا ل مرجيني كي بتشوك چەند مادەیەکی زۆر گرنگ چەند هۆرمۆنێکی زۆر گرنگ دەردەدەن کە ئەمانەش ڕاستەوخۆ دەست دەگرن بەسەر کار و چالاکیەکانی خانەکانی لەشی مرۆڤ واروەها دەورێکی گرنگیان هەیە لە دروستبوونی بەرزبوونەوەی پاڵەپەستۆی خوێن لە مرۆڤ بۆ نمونە ئەو ڕژێنە ئەگەر بێت و زیاد بڕژێ بۆ نمونە ئەگەر باسی مادرەی کۆرتیزۆل بکەین کە کۆرتیزۆل مادەیەکە بەبێ ئەو مادەیە مرۆڤ ژیانی مەحاڵە ناتوانێت بژێ مستەحیلە ئەگەر ئەو مادەیە لە لەشی مرۆڤ نەما تا چەند فترەیەک دەتوانێت ئەو مرۆڤە بژێت لە دوایەوە وەزعی زۆر خراپ ئەبێ ئەگەر ئەو مادەیە دەستی بە کەمبوون کرد مرۆڤەکە هەز دەکا ڕۆژ بە ڕۆژ فشاری خوێنی بەرەو خوارەوە دەڕوا لاواز دەبێ ماک لەسەر لەشی دروست ئەبێ لەسەر پێستی ڕەنجی پێستی ئەگۆڕێ هەست ئەکا خواردنی پێ ناخورێ ڕشانەوەی بۆ دروست دەبێ ژانەزگی بۆ دروست دەبێ نیشانەی دیارن بەڵێ نیشانەی دیاری نەقسی ئەو مادەیە هەتا دەگاتە قۆناغێک ئەگەر بێت و چارەسەری پێویست و تەشخیصی پێویست نەکرێ و مرۆڤ کۆتایی بە ژیانی دێ دەمرێ یەک لەو خاڵە گرنگانێکەوە کە لە مانگی ڕەمەزان ئەو نەخۆشانێکەوە نەقسی هۆرمۆنی ڕژێنی هۆرمۆنی سەرکلیان هەیە ئەگەر هاتوو تازە تەشخیص کراون دەبێ بە ڕۆژوو نەبن هەتا چارەسەری پێویست وەرەگرن کە چارەسەری پێویستیان وەرگرت باری تەندروستیان گەڕایەوە دۆخی جارانی خۆی دۆخی ئاسایی واتە ڕێژەی پاڵەپەستۆی خوێنیان بەرز بۆەوە وارووا گەشتەوە ڕێژەی تەبیعی خۆی توانیتی خواردن بخوا ڕشانەوەی ڕاوەستا ژانەزگی ڕاوەستا ئەو کاتە ئەو نەخۆشە دەتوانێت بە ئاسایی بە ڕۆژوو بێ بە مەرجێک لەژێر ڕێنمایی دکتۆر بێ و دەرمانەکانی خۆی ئەو دەنگکۆڵانی بۆی دانراوە بە شێوەیەکی ڕێک و پێک بەکاربێنێ یاخود ئەو ڕژێنە هەندێک جار زیاد لە پێویست دەڕژێنێ چەند مادەیەک یەک لەوانە کۆرتیزۆل ئەگەر زیاد ڕژە ئەو مرۆڤە کێشی لەشی زیاد ئەکا ڕۆژ بە ڕۆژ تەڵەو ئەبێ ئەستور ئەبێ گەورە ئەبێ دەمچاوی سوور ئەبێتەوە یعنی خواردنی زۆر ئەبێ هەست دەکەی ئەو مرۆڤەتوانە و جوڵەی حرەکەی کەم دەبێتەوە چۆکەکانی دێشێ پاڵەپەستۆی خوێنی بەرز ئەبێتەوە ڕێژەی شەکر لە خوێنی بەرز ئەبێتەوە کەواتە گرفتێکی زۆر بۆ ئەو مرۆڤە دروستەکە ئەگەر هاتوو ئەو مرۆڤە باری تەندروستی گەیشتم قۆناغێکی ناجێگیر کەواتە فشارەکەی بەرز بۆەوە فشاری خوێنەکەی شەکرەی بەرز بۆەوە بە شێوەیەکی گشتی وەزعی خراپ بوو حاڵی خراپ بوو ئەو نابێ بە ڕۆژ بێت تا چارەسەری پێویست وەرەگرێ کە چارەسەری پێویستی وەرگرت ئەوش بە چەند ڕێگەیە کە بە ڕێگەی دەنگکۆڵە حەبە وارووا بە ڕێگەی نەشتەرگەریە کە ئەو ڕژێنە کە تووشی زیاد ڕژاندن بۆ مەسەلەن ئەو منطقەی کە گرێ دروست بووە لا دەبرێ تر لە هەر شوێنێک بێ لا دەبرێ و ئەو مرۆڤە باری تەندروستی دەگەڕێتەوە شوێنی خۆی و دەتوانێت بە ڕۆژوو بێت هذه بروستيجن يعني نشانه نوع همي ديارن يعني بس تبحث الرجاء ويكري الرجاء برف زيد بوني وتشش برشاف رجوانه برف زيد بيني اوش هو كاري خويه بوتشي رجاني سركليه هندي زار زياد ايش دكا زياد درجه يعني او تا هو كارك لمشكا تشكا او مشكا غدي نخامي او غدي جير مشك ككنترولي يعني كنت سيطره دكا على سر رجاني سركليه ياخذ اوتا غريك دروز بولا سركليه كهرموني كورتيزول زياد دروز دكا بويا او مروفا توشي زياد رجاندني هرموني كورتيزول دبي واروا چندين هرموني تريش هي كناكري بتفاصيل يعني بتواني باسي بكين هر لا رجاني سركليه دروست ابي او رجاني سركليه دروستي دكاو واروا كاتي كرجكيان زياد بو مروف باري تندروستي زور خراب دبي وناجي جيله تمام ایدی نخازا چهار سری و شفای با همی وان نخوشن یعنی توش بوی کویر رجین لشی دکتر مازیار جبار بسپوری نخوشین هنوا تدگل ماذا بو ایرو تواری تندرستی داد نوا برنامه پاشیف داد زور سپاس دکتر زور سپاس بو برنامه زور سپاس برای تماشاگران اینجا دی پاشیف برنامه امی ویجاریج یعنی برف دهو که و بچین بحث خانه چاکسازی و مازن بکین باجر دهو که لوی دریج ایدی وکی همی بوارندی نوا یعنی جیان دا نوا چاکسازی مازن یا دهو که جی برنامه تایبت
ين بو چاکسازی مازنا هینت نوا هیوا رمضان داد تایبت یعنی بحثا چالاکین ین ورزشی بکین تایبت جی یعنی تپاپی یانجی ملوانگه یانجی چالاکی ین دنین ین روشنبیریت نوا چاکسازی ده هنه هفکاری من بجم نعمت هم چاد نوا چاکسازی ده زیادتر بحثا اوا پریوت نوان چالاکی هنی کری و برنامه تایبت یه چاکسازی مازن یا دو که گلوی پاکیجه هفکاری من نعمت د برنامه گرتیخانه چکسازی مازنان لدوه که با هیوا رمضان پیروز چندین بزاو چالاکین هنری و روشنبینی و فلکلوری شبانه بو دو دمجمیران تنگران و یارین تاپاپی و ملوانگه و چندین ورزشین دیتر جیتین انجام دان که اوجی باید جه دلخوشا گرتیان شبانه در کیون دادگاه کری در کیون هنده دادگاه کری تیم خود تخنه لوانگه هندک دادگاه کری تیم تاپاپی و وقت خود برین هندک دادگاه کری چنه حالا ورزشی هندک دادگاه کری تیم گسیر کنید کن اخنی وقت مید چاکسازی دا براستی گل خوش چیتن شفت رمضان دا چاکسازی افریقا درست پرول خوای رابی بو وان جورا چالاکیا بو ما دابین کتن سپاس بوره و بریا چاکسازیا برستای یعنی کار خرابیه و خواب قلب ما بتواصلين وهذه كارن القلمة قلق خول بمفكرين ميناك خولا طبابي أبو مفكري خولا طائري أبو مفكري ملوانجه وفكري هر واسانه به هلبزوانی خوب جابت خود بینن کورک هلبزوانی وکری یعنی همیشه و گلمه تاریکارن جبو هنده کو بود چند که مجبور و ببند کو بچه کم باره خو کو باره که گله که نخوشه براستی نواسج نیدا بچه که خوشبیر و بکن ندرس اسنهاتی ما اودلی من دایفتش تبستینم و کلالکی جواکی درونی جیدی بیشتن که عوضی هاری کار بیتن بو گرتیان کو مشکوان پتر کار بکتوش بیر وکر نگجی بیتن بو براندنا وقتی در رمضان داد برداومن و پشتی رمضان جی هر برداومن بس بو رمضان ما هندک تشتی طایبت حاضر کی نمک مثلا اوا کره هلبس خواندنه یا نشانوگری ما مستعد آینیم پشت رمضان جه هر تین بس مگلک ویا پشکدار کن شبت رمضان دا بارا پتر اگر پشت رمضان جه هر بردوامن دگرتی خانه چکسازی مازناندان کدی کویده تا خزر کال روشاوا باجر دو که حتی نکه پتر جه هزار گرتیان تدا هنو لسر سیستم جارنما مافی مروی سرداری جلوان تدا کرن نعمت مارونسی کردستان 24 دهوک بله تماشاگران جدیدی پاشیوا روژیا 11 جی یا کردستان 24 ایرو بداویته لیت ایرو کش دانیل دست پی که حتی نکم بحثا توری آینی دستر بحثا یاساین روژی گرتنی هر سال توری تندرستی جم بحثا نخوشین تایبت این رژینا روسا کویر رژینا کرد گل استاف تایبتی کردستان 24 ناوا باغچه مزگفت جلیل خیاط لهولیرا پایتخت باشور کردستان هم گل دابین پاشیف بردام کش کردستان 24 ایدی ما ببینه خوب ببینه رمضان و پاشی و فتارین کردستانی و همین جهان جیب شوی که جدا ببینه و صبای جی گل پاشی و روژیا 12 و حتی یدمی خود روژی و نویجن و همین قبول که و صحت و همین خوش بود هر شاد بجی